سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش. هیوادارم تەندروست و سەلامەت بن. لە شەوێکی تری شەممە پێتان دەگەینەوە لە ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلەس لە سێ تەوەردا کارەکانی خۆی چڕ کردوتەوە کە ئەوانیش بریتین لە کەرتی پەروەردە بە شێوەیەکی گشتی، هەروەها کەرتی ڕاهێنان، هەروەها کەرتی ڕاوێژکاری. تا ئێستا ئەکادیمیای مێگامایند پلەس چەند بەرهەمێکی بە چاپ گەیاندووە کە لە بازاڕەکان و لە کتێبخانەتاندا هەن. ئەوانیش ئەو کتێبانەی کە پێوەستن بە بواری پەروەردە. پۆلەکەت بەرەواش بکەوە، دوو چاپی دەرچووە تا ئێستا، فلیپ یۆر کلاسڕوم، 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوەی پێنی ئور، هەروەها 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان کە ئەمانە سێ کتێب بن لەلایەن دەستگای بڵاوکردنەوەی فام بە چاپ گەیەندراون، بە سوپاسەوە. دوای ئەوە کتێبەکانی تر، ئەو کتێبەی کە بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا، وانەکانی ژیان بە زمانی ئینگلیزی و کوردی، هەروەها ژیری دەستکرد بۆ مامۆستایان، ئەوە یەکێکە لە بەرهەمەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس. هەروەها بەرهەمێکی تریش کە لەوانی تر با بڵێن دوایین بەرهەمە تا ئێستا بڵاو بێتەوە، بەرەو لووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان کە چەند هەنگاو و پرۆسیجەرێکی گونجاوە بۆ مامۆستایان بتوانن وەکو ڕێبەرێک بۆ خۆیان بەکاری بهێنن لە ئەرک و کارەکان و ڕاپەڕاندنیان بە شێوەی باش. هەروەها ئەکادیمیای مێگامایند پلەس فەرهەنگی زاری ئەلکترۆنی هەیە کە بە خۆڕاییە، سەرهێڵە بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و سیستەمی iOS بەردەستە، ئێستادا کاری تێدا دەکرێت. جگەلەوە چەناڵێکی یوتیوبی زۆر ئەکتیڤ و پڕزانیاری بۆ ئێوەی بەڕێز بەردەستە، هەر بەناوی مێگامایند پلەس ئەکادمی، کە لە ئێستادا بابەتەکانی زۆر زیاتر بوون، هەروەها نزیکەی 274 ڤیدیۆی جۆرا و جۆری تێدایە کە هەموو وێبینارەکانی پێشوو لە خۆ دەگرێت، زائیدەن چەند بابەتێکی تری بەسوود. ئەگەر تا ئێستا سەبسکرایبت نەکردووە دەتوانێت لە ڕێگای سکانکردنی ئەو کۆدە یەکسەر داخلی یوتیوبەکە دەبی و هەموو بەرهەمەکانی ناوی بەخۆڕاییە. جگەلەوە پێمانوا بوو ژیری دەستکرد بۆ مامۆستایان بە زمانی کوردیش کارێکی باش دەبێت، بۆیە ئەو چەناڵەش دامێزراوە کە تایبەتە بە ژیری دەستکرد بۆ کاری مامۆستایی، کە بتوانین سوود لە تواناکان و لە ئامرازەکانی ژیری دەستکرد وەربگرین. ئەویش چەندین لایەنی پراکتیکی تێدایە، چاوپێکەوتنی تێدایە، هەروەها وختەی کتێبیشی تێدایە بۆ مامۆستایانی بەڕێز کە بتوانن سوودمەند بن لە ژیری دەستکرد بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان. جگەلەوانە چەند بەرهەمێکی تر و چەند پرۆژەیەکی تر لە نزیکترین کاتدا بڵاو دەکەینەوە. ئاخیر بەرهەم ئەوەیە کە پوختەکردنەوەی کتێب لە سەرەتای ساڵی نوێوە دەستمان پێ کردووە، تا هەموو ڕۆژێکی هەینی پوختەی کتێبێک بۆ ئێوەی بەڕێز دەخەینە ڕوو. تا ئێستا ئەگەر تەمەشای چەناڵی یوتیوبەکەمان بکەیت، کتێبی ژمارە 11 واتە 11 هەینی لەسەر یەک، هەر هەینیەک هەر هەفتەیەک کتێبێک پوخت کراوەتەوە بە زمانی شیرینی کوردی بۆ ئێوەی بەڕێز. ئەو پرۆژەیە بەردەوام دەبێ و چەند شتێکی تریش لە ئایندەی نزیکدا بەرچاوی ئێوەی بەڕێز دەکەوێت. بۆ ئەوەی ئاگاداری چاڵاچی و بەرهەمەکانی تری ئەکادیمیای مێگامایند پلەس و ئاگاداریەکان بی، دەتوانی پەیوەندی بەو چەناڵی وەتسەپی مێگامایند پلەس بکەیت کە کەناڵێکە تایبەت بە ئەندامەکانە و زۆربەی زووم و ئاگاداری و بەرهەمەکانیش لەوێ بڵاو دەکرێتەوە. نمونە هەر کارێکی نوێ هەبێ یان هەر چاڵاچێک هەبێ یان هەر تۆمارێکی ڤیدیۆیی تۆمارکراو هەبێ لەوێن دەرێ دایدنێت. ئەگەر تا ئێستا پەیوەندیت نەکردووە دەتوانیت لە ڕێگای ئەو QR کۆدەوە
پەیوەندی بکەین. بەڕێزان، وەک دەزانن وێبیناری شەوانی شەممە یەکێکە لە چاڵاشیە بەردەوامەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس کە بە خۆشحاڵیەوە تا ئێستا ئەوەی ئەم شەو 127مین وێبینارە کە وەک دەزانن ئامادەکردنی 127 کەسایەتی و بابەتی جۆرا و جۆر و پسپۆر لە بوارە جیاجیەکاندا کارێکی هێندە ئاسان نییە، بۆیە ئێمە جێشانازیمانە کە بتوانین لەگەڵ ئێوە خۆشەویستان بین لەو ئەرکە کە شەوانی شەممە هەرجارەی بابەتێک هەرجارەی کەسایەتیەک هەرجارەی پسپۆرێک داوت دەکەین بۆ ئەوەی بۆ ماوەی 45 بۆ 50 خولەک بابەتێک پێشکەش بکات، دوای ئەوە دەست بە گفتوگۆ دەکەین و پرسیار و وەڵام وەردەگرین بۆ ئێوەی بەڕێزیش تا بتوانن لەو ماوەیەدا ئەگەر پرسیارێک هەیە ئەگەر ناڕوونیەک هەیە بتوانن لە بواری ئەو بابەتەی کە پێشکەش دەکرێت بیخەنە ڕوویان ئاراستەی میوانی هەفتەی بکەن. دەمەوێت زۆر سپاسی ئێوەی بەڕێز بکەم کە بەردەوام لەگەڵمانن، بەردەوام بە نامە و پەیوەجوانەکانتان هانمان دەدەن بۆ کاری باشتر و باشتر. ئێمە مێگامایند لە ئێوەیە و بۆ ئێوەیە، بۆیە بە هیمەتی ئێوە و بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک لەگەڵ ئێوەی بەڕێز بەردەوام دەبێت. وەک دەزانن بابەتی توێژینەوەی زانستی، بابەتی گۆبارەکان بابەتێکی گەرمی بەردەوامی نێو زانکۆ و کەرتی خوێندنی باڵایە، بۆم دوایە کەرتی وەزارەتی پەروەردەشی گرتوێتەوە، بۆیە هەوڵ دەدەین هەم توێژینەوەی زانستی هەم لایەنی گۆبارەکان لە چەند ڕەهەند و لە چەند لایەنێکەوە گەنگەشە بکەین. بۆ نمونە هەفتەی ڕابردوو بابەتێکمان پێشکەش کرد لەسەر ڕەتکردنەوە و جۆرەکانی ڕەتکردنەوە و هۆکارەکانی ڕەتکردنەوەی توێژینەوەی زانستی لە گۆبارەکان، هەروەها چۆنیەتی خۆپارێزی و خۆ بە دوورگرتن لەو هۆکارانەی کە دەبنە هۆی ڕەتکردنەوەی ئەو بابەتانەی کە پێشکەش دەکرێن وەکو توێژینەوەی زانستی. بۆ ئەم هەفتەیەش بەسپاسەوە پسپۆڕێک و توێژەرێکی زۆر سەرکەوتوو بەناوبانجی کوردستانمان داوت کردووە بۆ ئەوەی باسی ئەزمموی خۆی، زانیاری خۆی، هەروەها باسی ئەو ڕێشوێنانە بکە کە ئەو پێی وایە گرنگن بۆ ئەوەی توێژینەوەیشی زانستی بتوانێت سەرکەوتن بەدەستبێنێت لە گۆبارێک، هەروەها چۆن توێژینەوەی زانستی مۆدرن ئەنجام دەدرێت، چۆنیش دەتوانین ئێمە متمانە بەو گۆڤارانە بکەین کە بەرهەمەکانیان بەرهەمی ماندووبوون و شەونخوونی خۆمانیان بۆ دەنێرین. میوانی ئەم شەومان بە سوپاسەوە بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر هێمنە، دکتۆر هێمن کاکەخان ئاوڵا کە هەم بەکەلوریوس و ماستەرەکەی لە زانکۆی سەلاحەدین وەرگرتووە، دکتۆرایەکەشی لە زانکۆی پوترا مالیزیا وەرگرتووە کە بە UPM مەشهورە بەناوبانگە ئەو زانکۆیە. جگەلەوە بەڕاستی دکتۆر هێمن کەسێکی زۆر چالاک و هەروەها خاوەنی چەندین داهێنانە و خاوەنی چەندین بڵاوکراوەی زانستی بەناوبانگە لە گۆبارە نێودەوڵەتیەکان و بەنێوبانگەکانی جیهان، جگەلەوەی کە وانەی گوتۆتەوە وەکو بابەتی زانستی لە بەشەکەی خۆی لە پەیمانگای تەکنیکی خەبات، بەڵام کاری کارگێڕی زۆریشی ئەنجام داوە لە زانکۆکەی، هەروەها چەند پۆستێکی کارگێڕیشی هەبووە وەکو با بڵێن لیژنەی هاندان و پەرەپێدانی توێژینەوە وەکو سەرۆکی لیژنە کاری کردووە، هەروەها ئەندام بووە لە لیژنەی یەکسانکردنی بڕوانامەکان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، هەروەها سەرۆکی لیژنەی ئاکاری توێژینەوە بووە لە زانکۆی پۆلیتەکنیک، پاشان هەم لە وەزارەت و هەم لە زانکۆش چەندین پۆستی تری هەبووە کە دوایینیان پۆستی بەڕێوەبەری گشتی توێژینەوەی زانستی بوو لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر.
لە ئێستادا لە جگەلەوەی لە بەشی خۆی کار دەکات کە لە کۆلیژی ئەندازیاری تەکنیکی لە زانکۆی پۆلیتەکنیک، هەروەها ئەکادمیەکی زۆر چالاک و پڕبەرهەمیشە لە کاری توێژینەوەدا. چەندین نەوەشی پێگەیاندووە، ڕاهێنانی پێکردووە بە تایبەتی لە بواری پسپۆرەکەی خۆی کە بواری کشت و کاڵە. ئەمە وەکو کەسایەتیش دکتۆر هێمن دەناسین کەسێکی زانست پەروەر، کەسێکی جددی و دڵسۆز لە کارەکەیدا کە خۆشحاڵین توانی کاتێک بۆ ئێمە و ئێوە تەرخان بکە بۆ ئەوەی ئەزمموی خۆی لەگەڵ ئێمە بەش بکات تاکو بتوانین بەهرەمەند و سوودمەند بین لە تواناکانی هەروها لەو پسپۆر و شارەزاییە کە لە ماوەی ساڵانی ڕابردووی پەیدای کردووە. لە ڕووی سایتێشنەوەشەوە بەڕاستی کە تەمەشای پرۆفایلەکەی دەکەی کەسێکە کە سایتێشنی زۆر بەرزە، سایتێشنی توێژینەوەکانی هەروەها چەندین خەڵاتیشی وەرگرت بە خەڵاتی نێودەوڵەتیش بۆ داهێنان و بۆ ئاستی توێژینەوەکانی. وەک دەزانن ئەو وەبینارەش هاوشێوەی وەبینارەکانی تر تۆمار دەکرێت بە تەواوی. هەوڵ دەدەین دوایی تۆمارەکەش بۆ بە ڕێزانە بخەینە بەردەست کە نەیانتوانی بە هەر هێوەیەک بێ لەگەڵمان ئامادە بن. کاکتۆر هێمن ئێمە وەبینارەکە عادەتەن 90 خولەکە، ئێستاوە من 10 دقە 12 دقەیەکم برد ببوورە بۆ جەنابەت 40 بۆ 50 خولەک لەو بەینە باوڵێن تەرخان دەکەین، ئەوی تر دەکەینە پرسیار و وەڵام. بەڵام خۆت سەرپشک بە، دەزانم تو هەندێک لایانی پراکتیکی و عملی تێدا دەبێ، بەشداربووان دەتوانن لە چاتەکە لەگەڵمان بن، دوای ئەگەر ویستیشیان قسە بکەن دەتوانین مایکیان لەبۆ بکەینەوە تا بتوانن بەشدار بن. جەنابەت ئێستا دەتوانیت دەست پێ بکەیت سعات 9 چارێگە لە لای من. ئەگەر 5 دقەیەکمان ڕەنگە ئاگادارت بکەمەوە کاکتۆر هێمن. دووبارە زۆر سپاس بە ناوی ستافی مێگا مایند پڵەس. سڵاو بەڕێزانە و کاتتان باش. زۆر سپاس کاک دکتۆر، دەستکانت خۆشبی لە ئەو مەدحەی منت کرد، ئەوەندە من شایستەی ئەو مەدحەی جەنابەت نیمە. وەڵاوە هەر جەنابەت شایستەی لەوە زیاتری، بەڵام سەلامت بی. زۆر ماوەکە سپاس هەر ئەوەندەمان توانی یانی چاو تەماس دەکەم. زۆر سپاس لەو مامۆستایان و توێژەرانی بەڕێز کە ئەو ماوەیە لەگەرمان دەبن و لە خزمەتیاندا دەبین. هیوادارم بتوانم معلوماتێک یان زانیارێک شێرکەم لەگەر بەڕێستان، چکە دەزانم ئێوەش مامۆستای زاکۆن و ئەزمموی تایبەتی خۆتانەیە لە بواری خۆتان. بەڕێزان ئەمن پێم باش بوو لەگەر کاک دکتۆری کە مەوزوعک شێرکەم لەگە بەڕێستان، ئەویش بریتە لە توێژینەوەی زانستی مۆدێرن و متمانە بە گۆڤارە زانستیەکان. ئێمە وەکو توێژەران یان وەکو مامۆستایانی زانکۆ نازم شێر بووە لەگەڵ لای بەڕێستان. بەڵێ دکتۆر وازحە، ئەگەر بکرێتە فول سکرین ڕەنگە باشتر بێ، بەڵام بەخۆت بزانە. لە لای خۆم کردیتمێ زۆر نازم ئەوکە. بەڕێزان توێژینەوەی زانستی مۆدێرن یان توێژینەوەی زانستی بە شێوێکی گشتی هەمومان دەزانین توێژینەوەی زانستی بریتە لە پرۆسەیەکی سیستەماتیک و مێتۆدی تایبەتی خۆی هەیە بۆ کۆکردنەوە و شیکردنەوەی داتاکان. وەروە لێکۆڵینەوە عادەتەن توێژینەوەی زانستی بۆ چ دەکرێت کە هەمومان دەزانێت بریتە لە دۆزینەوەی زانیاری نوێ یان پشکنین لە ئەگەرەکان یان چارەسەرکردین کێشەکان، خاستە کێشە بنەڕەتیەکان ئەوانی بە تایبەتی لە کوردستان و لە ناوچەکەدا هەیە، واروها بتوانین داهێنان بکەین لە توێژینەوە. لەسەر ئەم بنەمایە دەتوانین ئەزمموی یان ئەو داتایی کە بەدەستمان دەکەوێت بتوانین بکەینە توێژینەوەکی زانستی و توێژینەوەکانیش پێشکەش بە کۆمەلگا و خەڵکو و نەوەکانی دوای خۆمان بکەین. هەروەک بەڕێستان دەزانن توێژینەوەی زانستی ئامانجی هەیە و مێتۆدی هەیە و ئۆبجەکتیفی خۆی هەیە. ئامانجەکان بریتە گوتمان لە دۆزینەوەی یان بابێن ڕێگە چارەیەکی نوێ بۆ یەک لە کێشەکان یان حەلکردن یان
نازم بە کوردی پێ دەرێن هەلکردن کێشەیەک کە بتوانین لە کۆمەلگا هەبی بیدۆزینەوە چارەسەرکردن پێدرافوو و بەکارهێنانی ئەو قۆناغا مەبەستم توێژینەوەی زانستی و کۆکردنەوەی داتا چێ دەیکات مامۆستای زانکۆ دەکات یان توێژەر دەیکات وەروەها ئەمە لەگەڵ ئەوەش ئەمە هەڵدەستێن بە دانانی ئۆبجکتیڤێک یان دانانی بنەمایەک بۆ ئەو کارانەی خۆمان بەڕێزان توێژنەوەی زانستی بەس ئەوە نییە کە ئەمە توێژنەوەی زانستی ئەنجام بدەین و لە ڕێی خۆمانەوە داتایەکان شێر بکەین دوای تەواوبوونی توێژنەوەی هەر توێژنەوەی زانستی تەبارەگە توێژنەوەی زانستی بە ئێستا دێمە سەری توێژنەوە زانستی فەرقیچە لە گەشتی تر چەند هەنگاویش سەرکی هەیە بۆ توێژنەوەی زانستی ئێمە ئەگەر تەمەشا بکەین یەکەمیان نووسینی توێژنەوەی زانستیە کێشەی زۆری مامۆستایانی زانکۆمان بریتێ لە چۆنیەتی نووسینەوەی توێژنەوەی زانستی هەر وەک دەزان توێژنەوەی زانستی لە چەند بەرگەی خۆی دەگرەوەکو پێشەچی مێتۆد و ئەنجام و گفتوگۆ واروە بابرێن کۆنکلوژن و ڕفرێنسەکان و ئەبستراکت و هەتا دوای وعادەتەن ئەمە توێژینەوەانە ئەو ستایلە ئەو فۆرماتە لە چێ بڵاو دەکەینەوە لە گۆڤارە ئەکادیمیەکان و ئەو گۆڤارە ئەکادیمیانەش هەر یەکە و ستایل و تایبەتمەندی و فۆرماتی تایبەتی خۆی هەیە بەڕێزان ئێمە هەوڵ دەدەین یان پشگیری مامۆستایان و توێژەران دەکەین کە بتوانن توێژینەوەکانیان لە ئاستی بەرز بڵاو بکەنەوە لەبەر چەند هۆیە کە بەڕاستی یەکیان ئەوەیە کە مامۆستای زانکۆ بتوانێت بگاتە و ئاستەی کە توێژنەوەکانی لەمە لە سکۆپەس کلاروبێت یان هەر داتابێسێکی جیهانی بڵاو بکاتەوە لەوەی مامۆستایەکە بەنێو دەوڵەتی بی یعنی مامۆستایەکە لەسەر ئاستی جیهان بناسرێت نەک تەنها لە کوردستان و لە عێراق ئەوە یەک لە با بڵێن هەدەفەکانمانە دوایە بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی پاژەوەی توێژنەوەی زانستی دەنووسین مەفرۆزە بڵاوکەینەوە لێیە بڵاوکردنەوەی توێژنەوەی زانستی لە هەر گۆڤارێکی زانستی شەرت نییە بەڕێزان توێژینەوە بنووسرێتەوە و بڵاو بکرێتەوە هەروەکو دکتۆر ئاماژەی پێدا لە وێبینارەکەی هەفتەی ڕابردۆمش ئامادە بووم باسی ڕجەکت و قوبوڵکردنی توێژینەوەکانی کرد بەڕاستی ئەوە یەکەکە لە بنەماکانی نووسینەوە و پێشکەشکردن و پیشاندانی توێژنەوەی زانستی بەلایەنی بەرامبەر لایەنی بەرامبەر چێ یەکەم کەس کات و فیس تو فیس بابرێن تعامل لەگەڵ دەکەی ئەوەیە کە گۆڤارە ئەکادیمیە ئارز بەرزەکان بەڕێزە و عادەتەن بەکارهێنانی ئەنجامەکانی مەش کات و توێژنەوەی زانستی دەنووسیەوە دەتێ بڵاوی بکە ئەو بڵاوکردنەوە هۆیەکەی چیە وەکەی ئەوەیە کە تو بتوانێت ئەو ئەنجامێک کە بەدەستتیدایە بتوانێت ئەنجامەکەی بڵاو بکەوە تا خەڵکێک یان کۆمەلگا سوود لەو ئەنجامی وەگری بەڵام بڵاوکردنەوەی ئەنجامی توێژینەوە بەز نییە بۆیە پێویست دەکا بچێ تۆپی بابرێن بنەوانی توێژینەوەکەت بزانێت چ پێشکەش بە کۆمەلگا و دەرەوە و خەڵکی خۆمان دەکەین وەروەها توێژنەوەی زانستی پاش ئەوەی کات و نووسیت و توانیت لە جۆرناڵەکی بنێری کە وەکو بڵاو کراوە پیشانی بدەیت و بەکارهێنانی ئەنجامەکان لۆ کۆمەلگا وەروەها بتوانیت پەیوەندی بە توێژەرە جیهانیەکان بکەیت بەڕێزان ئەگەر ئەمە هەریەک لە ئێمە مۆبایلێکی هەبی ڕقمێکی تایبەتی خۆی هەبیت ژمارەی مۆبایلی تایبەتی خۆی بتوانیت پەیوەندی لەگەیەک بکەین توێژنەوەی زانستی لە بواری خۆت بریتە لەو ژمارە مۆبایلەی دەتوانیت پەیوەندی بە دەوروبەری خۆت بکەیت لە جیهان لۆیە ئەمن زۆر تاکید لەوەی دەکەمەوە زۆربەی پلتفۆرمەکانی وەکو ڕسێرچگێت گوگل سکۆلەر ئایدی ڕسێرچ ئەوانی تریش حاوەڵە بکەن خۆتان تۆمار بکەن لۆ کاتو ئەو ئایدیانت دەبی مەسەلەن ئۆرک ئایدی ئەو ئایدیانت کە دەبی توێژینەوەکانت لینک دەکرێت لەگەڵ ئایدیانە لە سەر ئاستەکی جیهانی ئەتوو دەناسێنرێت بەو کۆمەلگای کە ئەتو نایانبینی بۆ نمونە لە کوردستان توێژینەوەکی زانستی ئەنجام دەدەیت پێویست دەکە یەکێک لە ئەمریکا بتبینی یەکێک لە بەریتانیا یەک لە هۆڵندا جەنابەت ببینی بزانێت ئایا چ دەگوزارێت لە کوردستان ئەو ژمارە تەلەفۆنەی کە پێویستە پەیوەندی بە تو بکرێت بریتە لە ڕسێژگوێت و گۆگل سکۆلەر کە ئەکاونتێکی تایبەتی خۆتە لە زۆربەی زانکۆیەکان بەلیک دادەندرێت لە وێبەکانیان
لێ پێشنیاری من بۆ مامۆستای زانکۆ ئەوەیە کە زیاتر گۆگل سکۆلەر و پلتفۆرمە زانستیەکان بەکاربێنن بۆ ئەوەی بناسرێن و وەلینگ دروست بکەن لەگەر توێژەرە جیهانیەکان هەتا ئەتوو ئەوانیش بتوانن کۆمیونیکیشن لەگەڵ یەک بکەن. بەڕێزان ئەمە ئەگەر بین توێژنەوەی زانستی مۆدێرن باز بکەین توێژنەوەی زانستی مۆدێرن پێشترە هەمومان دەمازانێت کە توێژنەوەی زانستی بریتە لە کۆکردنەوەی داتا و سەرچاوەکان و نووسینەوەی لە چڕڤیوەک و باگراوندێک دواتر مێتۆدەچی بۆ دانێ ئۆبجکتیڤیتەبی مێتۆدەچی بۆ دانێ دواتر مێتۆدەکەش ئەپلای بکەی پاش ئەپلایکردنیش ئەنجامەکانت شیکردنەوەی لۆ بکەی پاش شیکردنەوەکانیش بتوانێت ڕیزڵتەکەی خۆت پیشان بدەی و دواتر مناقەشەی بکەی و کۆنکلوژنی لەو بنووسی و لەسەر ئەو هەموو ئیش و کارانەش ئەبستراکتەچی بۆ ئامادە بکەیت. بەڕێزان ئەوڕۆ لە جیهانی ئەوڕۆدا چەند تولسەک چەند ئامرازێک هەیە بەڕاستی لۆ توێژەر ئاسانکاری زۆری کردە پێشتر دەبایە بۆ نمونە یەک هەریەک لە ئێمە لە ساڵەکانی 2010 بەخوارەوە دەبایە بچبانە مەکتەبەکان داتای کۆکەینەوە وەکتابی کۆکەینەوە کۆپیکەین و پێستکەین دواتر هەمووی بنووسینەوە مەسادرەکان بەدەستی بنووسین ئێستا و ئامرازانت لە بەردەستیە بەڕاستی یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ توێژەر و مامۆستا هەم کاتی بۆ دەگەڕێتەوە و هەمیش دەتوانێت زووتر بگاتە سەرچاوە زانستیە ئاستبەرزەکان بەڕاستی. لێ ئەمن وەکو چەند ئامرازێک لێرکانە هەر وەکو چەند نمونەیەک باز دەکەم بۆ نمونە ئەمە پێشتر ئێنۆتمان بەکاردێنا و زێترۆ بەکاردەهات و گرامەرلی کە زۆر شایع با بڵێن بەکاردەهات ئەوانە شتێکی ئەمە با بڵێن لە توێژنەوەکانمان بەکارماندەینە بەڵام ئێستا لە ئەنجامدانی توێژینەوەی مۆدێرن دوو مەغزامان هەیە بەڕاستی دوو هەدەف دوو تارگێتمان هەیە یەکیان ئەوەیە ئایا ئەمە توێژنەوەی زانستی کو بە مۆدێرن بکەین و چما پێویستە بۆ ئەوەی توێژنەوەکانمان بۆ مۆدێرن بکەین. یەکیان ئەوەیە بەڕێزان توێژنەوەی زانستی ئەو ئۆبجکتوانەیە کە دەستنیشان دەکرێت بۆ ئەنجامدانی توێژنەوەی زانستی پێویستە زیاتر بی لەوەی کە ئێستا هەیە چکە ئەگەر بین تەماشا بکەین ئێستامە لە پرسیارێک دروست دەبێت لە دواتر مەبەڕێستان دەڵێم ئەو توێژینەوانە ئێستا لە سەئاستی کوردستان دەکرێت یا لە سەئاستی عێراق ئایا توێژینەوەنە و دەتوانێتستا لە بابرێن لە کۆمنت پێم بڵێن ئایا توێژینەوە یان توێژینەوە نییە تا ڕای خۆتان بڵێن لە ئێستاوە چکە ئێستا پرسیارێکتان ئاراستەکەم ئایا ئەو توێژینەوانەی کە ئێستا پەپلیش دەکرێت لە بابرێن گۆڤارە زانستیەکانی کوردستان و عێراق بە توێژینەوە هەژمار دەکرێت یان نا ئەگە توێژینەوە برێ بەڵێ ئەگە توێژینەوەش نییە بڕێن نەخێر ئەگە زەحمە نەبی لە کۆمنت دەتوانن ئەو بەڵێ و نەخێرەی بنووسن دواتر ئەمە دێنە سەر بابەتکانتر تەمام کەواتە ئەگەر زۆربەی بەڕێزە دەڵێن بەڵێ هەندێک لەوانە دەڵێن توێژینەوەیە ئێستا دێمە سەری کە ئایا توێژینەوەیە یان توێژینەوە نییە وەکو بزانین توێژینەوەیە بەڕێزان ئامرازەکان بە هەندێک ئامرازمان هەبوو مەسەلەن بۆ شیکردنەوەی داتا بۆ نمونە SPSS یان R یان SAS ئەمە ئەو ئامرازانە بوون دیسان لۆ توێژنەوەی زانستی بەکارماندەینە و بەڵام ئێستا لە جیهانی AI لە ژیری دەستکرد بەڕێزان زۆر شتی تر هەیە ئەو شتانە کار ئاسانیت لۆ دەکەن بەڵام کار ئاسانێکە معنای ئەوە نییە توێژەر هەستی توێژینەوەکانی خۆی هەمووی بە ژیری دەستکرد بکاو بخۆی لێ دانیشی و ئەوە توێژینەوەکەی بڵاو بکاتەوە ئەسڵەن بڵاو ناکرێتەوە لەوانەیە ڕجەکت بی هەروەکو کاک دکتۆر لە هەفتەی ڕابردوو یەک لە سەبەبەکان باسی کرد و زۆر تولسمانەیە زۆر ئامرازمانەیە ئەوانیش کە ئێستا دێنە سەری و باسی لێوە دەکەین. بەڕێزان ئەگە ئەمە تەمەشای ئەو چارتەی بکەین ئەگە تەمەشای ئەو چارتەی بکەین پێمان دەڵێ ئایا توێژینەوەی زانستی بە AI چەند ئەکسێپتە لەلایەن جۆرناڵە نێودەوڵەتیەکان لەلایەن گۆڤارە نێودەوڵەتیەکان بەڕێزان ١٧٠ گۆڤارە نێودەوڵەتیەکان پاش ئەوەی سێرچێکی کاملم کرد لە هەموو گۆڤارە جیهانیەکان ١٧٠ گۆڤارە جیهانیەکان پۆلیسی خۆیان هەیە
کە بەهیچ شێوەیەک ناتوان AI بەکاربین. 150یان دەتوانی وەکو ئەسیستانت یارمەتیدەر دەرێ بەڵێ دەتوانین بەکاربین بە مەرجێک ئێستا دێنە سا و مەرجانی کە باسییان کردێ. واروها 170یان لەگەڵن یان لەگەڵ نینەکە دەتوانن با بڵێن وەکو سەرەتایەک لە جەنەرێشنی لە ڕایتینگ لە نووسینی توێژنەوەکان بەکاربێنێ و 130 لە جۆرناڵەکانیش پۆلیسیانە تا ئێستا دیار نییە. بۆیە ئەگە ئەو تەماشا ئەو ڕێژەیە بکەین ڕێژەیەکی زۆرە کە ناتوانێت ئەتیمادێکی کامل ئەمە لەسەر AI بکەین لە نووسینەوەی توێژینەوە. بەڵام لە هەمان کاتیشدا دەتوانێت AI بکەینە یارمەتیدەرێک سوپەروایزەرێک ئەدڤایزەرێک کە لە توێژینەوەکانمان لەگەڵمان بی تاکو و کۆتایی نووسینی توێژینەوەکان. بەڕێزان ئەگە تەماشای ئەو بەکارهێنانی AI بکەین بەکارهێنانی قبولکراو لە AI چەند مەرجە چالۆدانە یان چۆن ڕێگەت پێ دەدەن AI بەکاربێنین. جۆرناڵە جیهانیەکان باسی ئەوە دەکەن کە چاکردنەوەی زمانەوانی لە ڕێگەی AI کێشەی لەسەر نییە. ئەگەر بێت و زمانەوانێکە عادەتەن ئەمە مەسەڵەن نەیتیڤ نینە دەتوانین زمانەوانی سوود لای AI وەگرین کەواتە AIەکان دەتوانین بۆ چاکردنەوەی زمانەوانی بەکاربێنین لە پەرەگرافەکانمان. واروها بۆ باشکردنی نووسینی ئەکادیمی چکار نووسینی ئەکادیمی لەگە نووسینی بابرێن عام فەرقی هەیە بۆیە دەتوانین لە نووسینی ئەکادیم دیسا بەکاربێنین و هەروها کورتکردنەوەی دەقەکان دەتوان بەکاربێنین ڕێگە پێدراوە واروها یارمەتیدان لە بەرنامە سازی یان شیکاری داتایەکان ئەوەش بە ڕێگە پێدراوە و نووسینی بەشەکانی تێکستە بچووکەکانیش دیسان ڕێگە پێدراوە. بەڵام بە شێوەیەکی ئاسایی ئەم بەکارهێنانە لە وتاردا دەی بە ئاشکرا بکرێت. مەبەستمان لە توێژینەوەی زانستی دەبی بڵێ ئەمن لە فلان پارتی ئەمن ئەم بەکار هیناوە هەتا ڕێگەت پێ بدەن ئەیەکەت لۆ قبول بکەن. ئەگە تەماشای ئەو جدوەلێکەین تەمان پێشبینەکانی پەستکردن ڕێژەی ژیری دەستکرد لە گۆڤارە جیهانیەکان بەڕێزان بۆ شێوەی خوارەوەیە. یەکەم 0 تا 20 سەلامەتە و قوبولکراوە هیچ کێشەی نییە. بە مەرجێک باسکردن یانێ دیسکریپشن یانێ لە نووسیندا بابرێ بەکاربێ و هەروە وەرجێڕانیش حالەتێکی ئاساییە 120 قبولە و بە شێوەیەکی ئاسایی قبول دەکرێت ئەگەر لە 120 تا 140 وەکو یارمەتیدەر بەکاربێ بەڵام بە مەرجێک دەبی ئاشکرا بکرێت یعنی لە توێژینەوەکەی دەبی بنووسی ئەمە 100 ئەم بەکاری نایە لە جۆرناڵەکەی ئەو کاتی جۆرناڵەکە تەواو ئەتێنشن وەردەگری کەەوە تو 100 ئەیات بەکارینە دەتوانانی معاملەت لەگەر بکە. بەڵام بەڕێزان لە 140 بۆ 160 بەرسەرەوە مەترسیدارە بە شێوەیەکی گشتی ڕەفزە و ڕجەت دەکرێت لە هەموو جۆرناڵەکان. پرسیارەکەم ئەوە بۆ ئایا جیاوازی چییە لە نێوان توێژینەوەی زانستی و راپۆرتی زانستی؟ ئایا توێژینەوەن ئێستا توێژینەوەن یان شتی ترن؟ بەڕێزان ئەمە دووشت دەبی جیا بکەینەوە. زۆربەی ئەو توێژینەوانەی کە یەک لە سەبەبەکانی ئەوەی کە ڕجەکت وەردەگری کە کاک دکتۆر بە تەفسیلی باسی کرد بەڕاستی راپۆرتی زانستیە. بەڕێزان ئەنجامدانی ینی ئۆبجەکتیڤەکی بینی بیکەیە توێژینەوە نابتە توێژینەوەی زانستی. توێژینەوەی زانستی قوڵترە مێتۆدی هەیە نەک راپۆرتی زانستی چکە عادەتەن هەندێک توێژینەوەی دەبینین تایتڵی هەیە و ئەبستراکتە و ئینترۆداکشن و مێتۆدۆلۆژی و تەرتیباتی دانایە. بەڵام ئەگەر کەشی دەکەیەوە تەماشا دەکەی ئەو مێتۆدێکە لەو توێژنەوەی دانرایە بریتینیە لە مێتۆدی ئەنجامدانی توێژنەوەکی زانستی کە بەمانای زانستی ئەو پێ دەرێن راپۆرتی زانستی. راپۆرتی زانستیش دەکرێت بەبێ مێتۆدیش کاری لەسەر بکرێت. واوی ئەم دەمێ ئاماژە بکەم و پەنجەی بخەمە سەری و تاکیدی لێ بکەمە ئەوەی بەڕێزان توێژنەوەی زانستی با لەو ئاستە دەرچین کە ئێستا توێژنەوەی زانستی دەکەین چکە توێژنەوەی زانستی بە عەدەد نییە، توێژنەوەی زانستی بە کوالیتیە بە کوانتیتی نییە. یعنی کوالیتی چەند باشتر بی باشترە لەوەی پێست توێژنەوە تەبی لاواز بن بەڵام توێژنەوەک یان داهێنانێکی زانستی ئاستبەرز
مقابل 5 توێژینەوەی زانستی ئازبەرزە لێ ئەم دەمێت ئەوەی جەنابتان سەرنجی جەنابتان ڕابچێشم لەسەر ئەوەی بەڕێزان زیاتر قوڵبوونەوە لە توێژینەوەکان بکەنە مسلسك سێگۆشەیەەکە هەم جارە دەرم سێگۆشەکە وەرجێڕن لە تۆپیکەوە بە جەنەڕال وەرنەخوارێ تا دەگەن ئەو خاڵی کە ئایا ئەمن چم کردێ لۆ کردیتم لۆ دەبی بکەم ئەوان ئەو پرسیارانە جواب داوە دەتوانانی توێژینەوەکەت ببێ ئەو ئاستەی کە زانکۆ نێودەوڵەتیەکان یان بابرێن گۆڤارە نێودەوڵەتیەکان قبولی بکەن بە ئاسانی و بتوانن هەڵسەنگجێنن ئەتوو لە ئاستی وان کار دەکەیت. ئەوە یەک لەو خاڵانەیە کە ئەمن زۆر حەزم لێ بوو تاکید لەسەر بکەمەوە کە توێژنەوەی زانستی و راپۆرتی زانستی دوو شتی جیاوازە. بەڕێزان ڕۆلی ئامرازی زیرەکی دەستکرد ڕۆڵێکی گرنگی هەیە لە ئاسانکاری بۆ توێژینەوەی زانستی. ئەگەر ئەمە تەمەشای ئامرازەکانی ژیری دەستکرد بکەین بەڕێزان ئەو ڕۆ نزیکەی ئەگە غەڵەت نەبم ئەوی ئەمن بابرێن سێرچم کرد 280 قسوور ئامرازی AI هەیە وەکو ئەپ دەتوانین لە توێژینەوەی زانستی بەکاربینن 32 دانیان دەتوانی ئێستا بەکار بێ لە ئاستی مامۆستای زانکۆ و توێژەر ئاحتیادی دەتوانین بە فری بەکاریان بینی و هەندێکیان بە پارەیە تەمان زۆربیان بە پارەیە بەڵام ئەتوو دەتوانی سوود لە فریەکان و فرینەکانی ژوەگری بەڵام بۆ مەرجەی کە ئەوان دایاننایە. بەڕێزان وەکو هەر ئاگداریەک ئەو کۆدانەی کە دامنایە لەسەر ببورن ئەو کۆدانێکە دامنایە لەسەر ناوی هەر ئەپەچی AI بریتە لە لینکی ئەو ئەپەی لە بابرێن لە وبسایتی خۆیان دەتوان لێندەر ئەوەی سکانکەن و لەگەڵ من لە ئایەکان تەماشای بکەن یانی ئاگدار بن. بەڕێزان یەکەم شت کە من بەڕاستی وەکو توێژەر دەتوانێت استفادە لێ بکەی ئەوەیە بریتە لە پێرپلکسیتی. بەڕێزان ئەوەیان لە جیاتی گۆگڵ دەتوانێت ئیش پێ بکەی یعنی ئەو گۆگڵی پێشترە تو کە سێرشت دەکرد بۆی زانیاری یان پیپەرێک پێوەرگری لێرە دەتوانێت ریسێرچ ئینفۆرمیشن یان لێرنینگ هەر شتێک لەوانەیە کە ئەتوو بتەوێت دەتوانێت ئەو ئەپەی یان ئەو وبسایتە بەکاربینی کە سوودێکی زۆری هەیە بۆ توێژەر. یەک لە ئەو ئەپانەی تر کە زۆر بەکاردێت لە توێژینەوەی زانستی بەڕێزان لایتەمپس ئایە ئەوەش زۆر باشە لە سایتێشنی باشە لیتچەڕووی باشە و هەروە ئۆتۆماتیکلی ئەو ریسێرچانە تاک دەکا یعنی تراک دەکا کە نیونە بەڕاستی زۆر دەتوانانی استفادە لێ بکەن و ئەو ینی ئەوەی کە بەکار دێنی داوای ئەو توێژینەوەانە بکە کە نوێنە بەست تۆپیکەی داخلکە دەتوانی ئەگەر مەجال ما ئێستامە بە ئەمەلیش دەکرێت ئیش لەسەر بکەین. کەواتە دووەم دانە بریتە لە لایت ماپس AI کە دەتوانێت سوودی لێوەگری لە نووسینەوەی توێژینەوەی زانستی. بەڕێزان یەک لە ئەمن پابند دەبم بە کاتەکەم چکە دوو بەشم هەیە لێ دەمەوێت پارتی یەکەم بۆی تاوکەم دەستمەسە پارتی دووەم لێ تۆزێک سەرات دەڕم داوای لێبوردن دەکەم. چارەم دانە بریتە لە جینی. بەڕێزان جینی زۆر وبسایتێکی باشە بە پارەیە ڕۆژانە بە فریە هەتا حەدێک لیمیتی هەیە بە فریە دواتر ڕۆژانە ئەگەر لەگەری بڕۆی دەتوانی توێژینەوەی زانستی بە سایتێشنەوە و بە ئەو سێشنانی کە جەنابەت مەسەلەن دامانایوەکو ئەبستراکت و ئینترۆداکشن و مێتۆدۆلۆژی و ئەوانە هەمووان لە سایت کا و بنووسیتەوە و بەڕێئی ما بنووسیتەوە وەکو ئەدڤایزەرێک لەگەر دەبی لە توێژینەوەی زانستی. پارافرێز AI بەڕێزان ئەوەش هیومەنایز AI دەتوان پارافرێزی پێ بکەیت و دەتوانن سوودی لێوەگرن لە جەنەرێتی تێکستەکانتان ئەو تێکستانێک کە ئەتوو کۆپی پێز دەکەی دەتوانین لێرە داینێەوە جارش کە پارافرێز لۆ بکە و فری AI شت لۆ بکە کە پێ دەرێن هیومەنایز AI.
ئەپەچترمان هەیە بەڕێزان ئەوە مامۆستای زانکۆ و هەروەها توێژەر زۆر سوودی لێوەردەگرێت بەڕاستی ناپکین AI بەڕێزان دەتوانین لە ئەو چارتانە من باسی توێژینەوە مۆدرن دەکەین کەواتە ئەو چارتانێک کە پێشتر بە ئەکسڵی دروستمان دەکرد دەما دەتوانین لێرکانە چارتی دروستکەین یان گرافی دروستکەین بەو ناپکینەی کە ئەمە دەمامێ وەکو سۆڕەکی تەوزیقی بتوانین لە توێژینەوەکانماندا بەکاری بینین. ناپکین شتی جوان دروست دەکە و ئۆپشنی زۆری تێدایە لە هەر هەتا پەراگرافەکەی بۆ نمونە ئەگە پەراگرافەکەت بێ بکێ گرافەک پەراگرافەکەش لۆ دەکاتە گراف نەک داتا یعنی ئیشی پەراگرافیشت دۆ دەکات لۆیە ناپکین ئەم تەوسێ دەکەم کە بەکار بینن لە محازەڕەکان لە توێژینەوەکان و لە ئەوانی تریش لە راپۆرتە زانستیەکانش. دوو بە ئەپیتکەشمان هەیە بەڕێزان توین چاجپتی یان زیرۆ چاجپتی بەڕێزان ئەمە عادەتەن کە توێژینەوەی زانستی دەنووسین هیومەنایز دەکەین و داتاکانشی دەکەینەوە و پەراگرافی کۆپی دەکەین و پێست دەکەین و دواتر هیومەنایز دەکەینەوە جێنێت تێکست دەکەین ئەوانە پێویستیان بەوەی ئەتوو چەکێوە دتێکتکەی ئایا ئەتوو چاجپتیت بەکارهێنایە بەڵێ بەکارمێنایە بەڵام کو بمەوێ چاجپتەکەی لابم لێرکانە ئەو ئەپانە یارمەتی دەدا کە پێت دەڵێ وەکو ئەگەر لەبیر تابیانە ئێستاشە کامارە بەکاردێن لە زانکۆیەکان تێرنیتین بەکاردێ ئەو تێرنیتینە ئەوە ئیشی تێرنیتین مالۆ دەکە ئەپەچتریش هەیە کە پێی دەرێن ئەلێرە مۆزم باسم نەکردیە پێ دەرێن دیتێکتەر AI دیکتەر AI هەیە ئەویش دیتێکتی AI دەکە و پێت دەڵێ نسبەی پلاجاریزمت چەندە لە نووسینەکەت ئەوانە ڕێگەیەکی نوێنان بۆ ئەوەی توێژەر ئەوە لێرە نووسم ئەندیتێکتەبڵ AI بەڕێ ئەویان هەوە ئەویان دەتوانانی ئەوش بەکاربێ ئەندیتێکتەبڵ AI هەتا ئایەکەی لابە و لۆدنێری ئەڤۆیدی کۆنتێن وەک فلتەرێک بەکاردێ کە ئایەکەم لۆ ئەوانی کە نووسیتم بە ئایەکەم لۆ لابە بکاتە هیومەنایز ڕایتینگ یعنی هیومەن ڕایتینگ. ئەو ئەپانە بەڕاستی بەڕێزان ئەوە بە شێوەیەکی مۆدرن دەتانی ئەپەکان بکەوە هەموو لە بابرێن داخلبی بە ئیمێلی خۆت وەکو یارمەتی دەر وەکو گایت لاین وەکو سوپەرڤایزەر وەکو ئەدڤایزەر لەگەرت دەبی و هەر پرسیارێکی لێ بکەیت جوابت دەداتەوە بەڵام یەک شتی بزانن هەموو جوابدانەوەیەک ڕاست نییە دەبێ پێویستمان بە مامۆستایەکە و بە توێژەرەکە و بەو معلوماتەی کە هەیتت ئەو باگراوەندەی خۆت ئایا چ دەتەوێت کۆکەیەوە و چ دەتەوێت شیکار بکەیت دەتەوێت دیسکەس بکەیت و چ دەتەوێت کۆنکلوژن بکەیت و چ دەتەوێت سەمەڕایزکەی ئەوانە کە لە بیری تودایە لە بیری ویدانیە دەبێت ئەتوو فۆرماتەکە کە پێی دەرێن پرۆمپتەکان ئەتوو بنووسی ئەویش لۆ جێبەجێ بکە کەواتە AI وەکو کۆمپیوتەرەکە لەبەر دەستت هەموو معلوماتکە وەکو لایبرەریەکە لەبەر دەستت هەموو معلوماتەکەی تێدایە جەنابیشتان دەتوانن بەکاری بێنن بە شێوە دروستەکەی کە سوودی لێوەگرن لۆ کورتکردنەوەی ئەو کاتێک کە لۆ توێژینەوەی زانستی بەکاردێنن. بەڕێزان نۆتبوک LM ئەو نۆتبوک LMش ئەمن تەوسیە دەکەم کە ئەوەی زۆر بەکاربێنن لۆچە ئەمە پێشتر لە مندڵی یان لە زێترۆ یان لە نۆتبوک ئەنۆت مەسادرەکان سەرچاوەکانمان کۆ دەکردەوە فیلەکانمان هەموو دادەنا دواتر دەچوین ئیشمان لەسەر دەکرد و کارمان لەسەر ئێستا ئەوە بە ئۆنلاین چ ڤیدیۆ هەبی چ وێبسایتت هەبی چ پەیپەرت هەبی هەمووی دادەنەی مەکتەبەکی تایبەت بە خۆ دروست دەکەی هەر پرسیارەش لێ بکەی بۆ نمونە ئەتوو پێویستت بە 50 ڕفرێنسیە 50 سەرچاوەیە بۆ نووسینی توێژینەوەی ڕفرێنسەکان بینە لە ناو نۆتبوک ئەڵێمیدانێ لەو چارچیەوەی پرسیار لێ بکە بۆ نمونە سەمەڕایزم لۆ بکە ئەبستراکتەکەم لۆ بنووسە گاپەکەم لەو بدۆزەوە باشترین فایندینگ لەو 50 توێژینەوەی چییە و چ نەکرایە لەو 50 توێژینەوەی ڕفرێنسەکانم لۆ کۆلێکتکە ڕفرێنسەکانم لەو سەمەڕایزکە مێتۆدۆلۆژیەکەم لەو بنووسە پرۆپۆزەڵێک ڕسێرچ پرۆپۆزەڵم لەو بنووسە بە خلالی چەند دقەچی ئەوشت لۆ دەکا بەڵام لەو چارچیەوەی کە ئەتوو لۆ دانایە دەرناچی ئەویش بریتە لەو مەزدەڕانیان لەو سەرچاوانێک کە بەڕێستانداتان لە
LM نوتبوک. و آخر شتیش کە پێویستمان پێ هەیە کە وەکو گوتمان پێ دەڵێن هیومەنایز AI. هیومەنایز AI بەڕێزان هەموو پاراگرافەکان کە تو وەرتگرێتی ئەگە بە خۆشت نووسیتەوە جار وایە ها دیتێک دەکا کە بە یەکەچکە دەچی یان لێکە کردوەگرێتە بە هیومەنایز AI لۆت خاوێن دەکاتەوە دەکاتە هیومەن ڕایتینگ و دەتوانین زۆر ئیسفادەی لێ بکەیت. خاوەنددارێتەکە و کاتی لە خۆت دەگەڕێتەوە و عادەتەن گۆتیشمانەگە لە 120 کەمتر بوو ئەو کاتی مەقبول و هیچ ئیشکالت نییە. یەک لە ئەوهان تریشکە بەکاردێ بەڕاستی من لەگەر ئەوەی نیمە چکەوە 80 پیجی دەنووسی ئەوانە ئەویان لۆ تھیسیس بەکاردێ زۆر متەتەوەرترە لۆ تھیسیس بەکاردێ بەڵام دیسان دووبارە دەکەمەوە ئەوانە بریتینە لە پێ دەڵێن بریتینە لە AI بریتین نییە لە مرۆڤ لێ دەکرێت ئێمە وەکو مرۆڤ دەستکاری ئەو شتانەکەی کە لە AI وەری دەگرین. ئەگەر لێرکانە لەگەڵم بن لە وەکو ئەپەکان لە ماوەی چەند دەقەچی لەگەڵ بەڕێستان بم ئەوانی کە باسمان کرد یەک ئەپ باسم نەکرد ئەگە غەڵت نەبم پێی دەرێن کاک دکتۆر دەنگت نەما نازانم دکتۆر هێمن لای من دەنگت نەما ئەو سکرینەکەش دیار نییە ئەگەر دووبارە داخل بیەوە زۆر باش دەوێت بەڕێزانەتە دکتۆر هێمن دەگەڕێتەوە دەستی خۆش بی ئەو بابەتانەی باسی کرد بە تایبەتی توانا و لێهاتوویەکانی تایبەت بە بەکارهێنانی ژیری دەستکرد زۆر گرنگن بە تایبەتی لە بواری توێژینەوەی ئەکادمیدا دەگەڕێتەوە هەندێک بەبیرهێنانەوە شتەکان بنووسین دکتۆر هێمن هاتەوە فەرموو کاکتۆر نازام لۆ قەتا بوو سکرینەکەشت نەمایە باشە هەر لە بۆ معلومات شێر دەکەمەوە سپاس. ئێستا شێر بوونی بەڕێزان جێتان لێمە وەکو دەنگ بەڵێ ئێستا زووم کرایتەوە بەڵێ سکرینەکەت شێرە شمان بە زوومی نییە ڕەنگە هەموو سکرینەکەت شێر کردبی بزانە کامەی دەوێت باسی ئەوم دەکرد کە جۆلیس AI بەڕێزان ئەو جۆلیسە دەتان داتایەکەت بینی لێرکانە گەر نازم دکتۆر پێرادەگەینەمە بە ئەمەلی یەک دوو وەڵام بیکە لەبەر گرنگی بابەتەکە با یەک دوو ڕێگە دەدەین فەرموو جەنابەت بەس هەندێک بەڕێز دەڕێن شێر نییە ئەگەر ئەزیەت نیبی جارێکدای بخەو دووبارەیکەوە بەس هێشتان لەسەر زوومەکە هێشتا نهاتە سەر جولیسەکەی لەکرە من بوویتەوە شێرەکەی ڕاگرە و دووبارە دەست پێ بکەوە تەمام. ئێستا هاتەوە نیە کاکتۆر ئێستا یەک دەقە خەریکە شێر دەبی پێدەچی خەتەکە هەندێک خاو بی جەنابەت دیاری دەنگت وازەحە بەڵام هێشتان سکرینەکە شێر نەبووە لای من شێرەکە زەرد بووە جاگەر جەنابەت تایمەکەی بەڵێ دەرم نەکوت تایمەکە بی ئیشکالەش دروست کردبی یەک دەقە بزانم جەنابەت شێر سکرین جەنابەت کۆهۆستی مشکلت نییە سکرین نییە دکتۆر لە لای من نازانم خەتەکە پێدەچی خاوبی ڕامگرت و جارشکەدا جارشکەش باوم حاولێش بکەینەوە پێدەچی خەتەکە بێ ڕاستە لە لای من ئەوم نییە نازانم مشکلم نییە بەس ئێستا هێشتان سکرینەکە نەهاتیە
يعني وا خەریکە دێ دەڵێ started بەت ئێستا دەیبێ جارە دەیبێ دەبێتەوی با چاوەڕێ کرد ئەوە ئێستا هات بەڵ تەواو. تمام اوكي بەڕێزان وەکو باسم کرد ئەو جۆلیەسا بەکاردێت لە شیکردنەوەی داتا بەڕێزان زۆر استفاده لێ دەکەن ئەمە لە شیکردنەوەی داتایەکان عادەتەن ئەمە SPSS و ساس و ئەوانە بەکارماندەینە و هەروە ئەکسڵی جاوەجار بەکاردێنرێت لە تیتست و ئەو تێستانی کە سادەن بەڵام لە ئەوانی دەنکن و بابرێن تووکی ئەوانە زیاتر ئەمە SPSS و ساس و ئەوانە بەکاردێنێ دەمویست یەک لە جدوەلەکان بینم شکالێک هەیە لە ئەوەی دکتۆر شێرەکەی دیسان نا لای من دیارە ئێستا جولیسەکەیە جولیس 1.1 لیتەکەیان لایتەکەی ئەمە بەس دەمویست ئەوە چی بینم جدوەلێکی بینم بەس تۆزێک ئەوەیە خاوە عادەتەن ئەو جدوەلە بەس هەر بابادم باس بکەم ئەگەر کاتەکە لەسەوەی نەڕوات اوكي ئەپ لەسەر ئەپی دەکەینەوەی دی ئەوە چێشکەلەوەی دروست بوو بەڕێزان ئێستا سکرینت دیار نییە بەس بە خۆت دیاری دەنگت وازەحە بڵێ بەڵێ دەزام ئەوە دووبارەم کردەوە ئێستا دیارەوە نێ دکتۆر ئێستا ئەو جولیوسا ویستم بەڕاستی جدوەلێکی بینم بەڕێزان ئەگەر تەماشا ئێرەکەین ئەتاچ تەیە و تولس تێ ئەوانە تێ ئەجندا تێ ئەدڤایس ئەوە تێ ئەوانە دەتوانی نیو چاتە چ لێ دەی ویستم جدوەلێکی بینم بەس جدوەلەکە نایە لەو دەمەی هەر جدوەلێکی لێرە لەو بۆشایی دابنێ پێی برێ داتایەکەم لۆ ئەنەلایزکە بە دنکن یان بابرێن SPSS عفو دنکن یان LS یانەوەتە پێ دەرێن تووکی هەر شتێک ئەوانی کە تو دەتەوێت یان تی تێست لۆم بکە جدوەلی ئەنۆڤەکەشم دێ و لێتەرەکانیشم دێ کە لەسەر هەر مینەکی تەوزیع دەبی و ستاندەر ئیرەڵشم بدێ جدوەلێکی پوخت و جوانت لۆ دەکا و داتایەکەت لۆ ئەنەلایز دەکا و هیچ ئیشکالێکی تێدا نییە ئەوە وەکو ئەو ئەپەچی ترمان هەیە هی باسمان کرد پارافریز بەڕێزان ئەگەر تەماشا ئێرە بکەن کە ئەپەکەی دەکەیەوە چەند وەکت معلوماتەکە دەداتێت دەتێت چ بکەی دەتێت کۆنتنت جنەریتکەی یان AI هیومەنایزکەی یان دیتێکتەر وەکو دیتێکت بەکاریبینی چاوان بەکاردێنی ئەوە بەڕێستان دەبی دیاری بکەن و ستار دەکەن و ئەو پاراگرافەی دەدەنێ حالەتەکەی بەڕێزانم وەکو AI بزانن هەر ئایەک لیمیتەش تایبەتی خۆیە لێرکوان ئەگەت لێتان دیاربی 300 وشەی وەردەگری هەر جارێک لە 250 تا 300 وشەی وەردەگری وەکو توێژەر تەماح مەبە ئەگەر ڕۆژانە بە فری ئیش لەسەر بکەی مانگە چلودانێ دەتوانین توێژنەوەی بە ئاسانی بنووسیەوە محاولە بکەن یعنی ڕۆژانێک ئیشی لەسەر بکەن یان بە دوو ئەپسی ئەپی ئیش بکەن ئەو کاتی دەتوانن پارالێل ئیشەکانتان پێکەوە بڕوە ئەو فیسەی کە هیومەنایزە بەڕاستی ئەویان هیومەنایزەکەیە لێتان دیارە بەڕێزان دەبێت هیومەنایزەکە زۆربەی مامۆستایان لە سمینارێککەش لە وەرکشۆپێکی گلەیان لە هیومەنایز AI بوو نازەم لێتان دیارە بەڵێ دیارە بە سکرینەکە هەندێک گچکەیە ئەگەر یان بهینە پێش زوومیکەی خۆی هیومەنایز هیومەن AI یان هیومەنایزە ئەوە هیومەنایز AI تێکست هات بەڵێ تاوازە ئەوە دەکەمەوە تۆزەک داخێ دەبی ئەوە بەڕێزان ئەوەی لێرە کە دەیبینن تەمەشایەکی ئەو ئەپەی بکەن ئەو پێ زۆر استفادە لێ دەکەن هیومەنایز لێرە پێز دەکەی ئەو پارتەیە تو دەتێت پێز دەکەی بەڵام بەبەرجێک لە 250 200 محاولەکە 200 بەکاری بینن وەکو فری ئەگەر لەوانە تەمەشا بکەن ئەوە ستاندارد ئەکادمیک سمپل نازانت ئینفۆرمال فۆرمال ئەوانە ئەکسپاند ئەوانەی تێدایە دەتوانانی ئەکادمیک بەکاربیێنی و دەتوانانی 200 کەلیمەش دابنێ و هیومەنایزکەی کە هیومەنایز کرد عادەتەن لە بەرامبەرت ئەو پاراگرافی وەردەگری لێرکانە لە بەرامبەرەکەی وەری دەگریەوە ئەگەر زانیت زۆرە بابرێن ڕێژەکەی زۆرە
ئەوەی کە کۆپیت کرد لێرە وەرکرد جارشکە لێدەوە دوو جاریت کە لێدەوە لە بنەوە بە تاکیت لۆ دەنووسرێکە ئەوەکە چەندە ئێستا من وەکو نمونە ئەوەی دەینم بزانم ئەگەر بێتن پارتەچی دەینم وەکو نمونە بەس حەزمێ و تاکید لەسەر ئەوەی ئەم کەمە بەڕاستی ئەگەر لێرە پێست بکەم ئۆکەی هیومەنایزکەین دەبێ ئەوی بە بەڕێستان بڵێم کە لە بنەوە دەردەچی لێرە کە دەرچوو بەسەر هیومەنایزەکە کە لێرە دەرچوو ئەو ئەوانەی لۆ گۆڕانکاری لۆ کردی تەوانەوە شتەکە کەمە لۆیە وا دیار نییە بەڵام کە هیومەنایز دەکەی لێرکانە نسبەکەش پێ دەڵێ دەرێت چەند وردم ئەم دەستکاری کردیە وایە سەتا چەند لێرکان لۆ دەنووسرێ هیومەنایز تێکست ئەبسولوتلی فۆر فری و دەنووسرێ سەتا چەند بابرین ئایا ئەوەی بەکاربیێنن تاکیدم زۆر سوودی لێ وەردەگرن ئەگەر زانیشتان ڕێژەکەی زۆرە تەنها ئەوەی کۆپی دەکەنەوە لێرکانە جارشتر و لێرکانە دانێنەوە دووبارە بکەنەوە دیسان دەگۆڕی بەڵام ئاگداری ئەوەی بنەندە جار هەندێک کەلیمات دێت ئەو کەلیماتانە دەبی بەڕێستان لە بوارەکەی خۆتان بزانن وشەیەک بەکاردێنن ئەو پانە بوو کە ویستم بەڕاستی لەگە بەڕێستان شێر بکەم و بتوانین کە سوودی لێوەگرین لە نووسینەوەی توێژینەوەی زانستی و توێژینەوەکانشمان بەو ئاقارە بین بەو ڕێگەدا ببین کە بتوانین توێژینەوەیکی مۆدێرن لە ئاستێکی نوێ و بە کەمترین ماوە ئیشی لەسەر بکەین و ئەنجام بدەین کاتەکەم تقریبا 38 دقە ڕۆیشتە دێمە سەر خاڵی دووەم بەشی دووەمی سمینارەکەی ئەویش ئەوەیە گۆڤارە ئەو گۆڤارانەی کە متمانە پێ دەکرێت بەڕاستی بەڕێزان ئەمان لە زانکۆیەکانی هەرێمی کوردستان چکەمە لە کوردستان دەژین زانکۆیەکان هەرێمی کوردستان چەند مەعایرێکیان هەیە لە وەرسەنگاندن یان لە پێوانەکردنی توێژینەوەکان و بڕواکردن بە گۆڤارە ئەکادیمیەکان ئەوزانم ئەگەر دکتۆر لەگەڵم بی دیارە بەڵێ لەگەڵتم دکتۆر جان زۆر دیارە زوازە حادیۆی جێ و سکۆپەس وانە بەڵ تەمام ئەگەر تەماشای ئەو ئەمن بە ینی ئەمدەن ئەو مۆقعانم لێرەدانە و مامۆستایانمان توێژەرانمان بتوانن سوودی لێوەربگرن بەڕاستی ئەو مۆقعانە هەر بەڕێزاک زۆر پرسیارەکان لە مامۆستایان کە پاش ئەوی توێژینەوەکە دەنووسی هەموو ئەو ماندیبوونەی دەکەی پاش 2 مانگ یان 3 مانگ یان ماوەکی زۆر جارەوەی بە ساڵ توێژینەوەکی دەکەین ئایا ئەمە بچین لە دەست جۆرناڵێکی بکەین و جۆرناڵەکە پریدیتەر جۆرنال بی یان فیک لای خۆمان پێدرن فیک جۆرنال بی یان لە بێ لیستی بی مەسەلەن لەو جۆرناڵانە بی یان لە جۆرناڵێکی بی بەس هەفتەکەیە 2 هەفتە قەپاتە ئەمە لەو جۆرناڵانە ئیشەکانی خۆمان ماندیبوونی خۆمان بە زایع بدەین نەخێر ئەمە لەبەرەوەی ئەمە دەبێت مادەم ئەمە ژیری دەستکرد بەکاردێنین لۆ نوێ کاری و لۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی دەکرێت ژیری دەستکردیش بکەینە بنەمایەک سەرچاوەیەک بۆ بەکارهێنان و یان چۆنیەتی دۆزینەوەی گۆڤارە ئاست بەرزەکان و گۆڤارە ڕەسەنەکان بەڕاستی گۆڤارە ڕەسەنەکان بەڕێزان ئەمە احتیمادی کولیمان زیاتر لەسەر ئەمە لە هەرێمی کوردستان لیستێکمان هەیە لیستی گۆڤارە باوەڕپێکراوەکان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا ئەو گۆڤارانە بە لیستێک دەرچووە ساڵانە ئەپدێت دەکرێتەوە زۆربەی زانکۆیەکانی هەرێمی کوردستانی تێدا ینی باوەڕاکەمە شوێنێک هەبی لە کوردستان ئیوەزەم دوو شوێن تا ئێستا تەزیل نەبوو ئەگەنە زۆربەی زانکۆیەکان ئەوانی کە گۆڤاریان هەیە یوژوەڵی دیۆیان هەیە تۆمارکراینە لە وەزارەتی خوێندنی باڵا هەرێمی کوردستان ئەگە بمانێ ئەمە توێژینەوەکی زانستی
ئەیستا هەر بە ڕێزێک دەوێت گۆڤارێکی بێ هەڵسەنجێنین ئەگەر لە کۆمنت دۆم بنووسن لای گۆڤارێک ئەگە دەتوانین بە پراکتیکی پێتان بڵێم ئەو گۆڤارە هەتا چەند باوەڕ پێکراوە و تا چەند دەتوانین ئەتیمادی لەسەر بکەین لۆ توێژینەوە لۆ بڵاوکردنەوەی توێژینەوەکانمان. بەڕێزان پێشتر ئەمە سیمیناراتمان لەسەوەی کردبوو ئەگەر جەنابتان و بەشێک لە مامۆستایان ئاگداری ئەوەی بن how to find the real journal یان بابرێکو جۆرنەڵی باش دەدۆزیەوە لە اختصاسەکە خۆت ئیدی ئەوە یەک لە بابەتەکان بوو بەڵام ئەوڕۆ کە ئەتوو دەتەوێت ئێستا لە توێژنەوەکت کردیە دەتەوێت کە بابینە سەر ئەوە شێرکەمەوە ببورن ئێستا توێژینەوەکت کردیە ئەتوو دەتەوێت ئەو توێژینەوەیان ئێستا شێرە دەتەوێت ئەو گۆڤارە بزانێ ئایا ئەو گۆڤارە متمانە پێکراوە یان متمانە پێ نەکراوە بەبێ ئەوەی جارێ ئەتوو توێژینەوەکەی خۆت بدەیە ئەو گۆڤارەی. ئێمە چ دەکەین؟ یەکەم شت کە ئەمە ئەگە بمانەوێ بزانین گۆڤارەکە باوەڕ پێکراوە یان باوەڕ پێکراو نییە دەبی دیۆآی هەبی ئەوە یەک. بەڵام ئەمە لەگەر ئەوەش دیۆآی بەز نییە لۆ گۆڤاری ئاسبەرز هەم گۆڤارێک لە داتەبێسی لە ئۆنلاین هەبی ئەوە دیۆآی هەیە یوژوەڵی ئەمە پێویستمان بۆ گۆڤارانەیە کە لە ئاستی سکۆپەس و کلارویت و ئەوانە نەبەڕێزان. بەسیترین ڕێگەیە بۆ ئەوی مامۆستای زانکۆ بۆ ئەوی توێژەر بزانی کە ئەو گۆڤارە ئایا سکۆپەسە یان کلارویتە کە هێشتا ناسمە سەر ئەوانی عراقی لە جێ ئیندێکس چێک کاتەوە هەر گۆڤارێک بۆ نمونە ئێستا ئەگە گۆڤارێک لێرە بابرین دکتۆر نووسرا لە چاتەکەی مامۆستا ئارام شێروانی نووسیتی Discover Sustainability، دکتۆر سەرکەوت نووسیتی Iraqi Journal، دکتۆر دلێر نووسیتی Results in Engineering. ئەگەر Discover Sustainability لێ بدەی بزانین یان Political Science Journal هەر یەکێک لەوانە کە لە چات نووسرایە. دەمێ خاڵچکە باسکەم کاک دکتۆر ئەگەر ئیجازەبی بەڕێزان عادەتەن مامۆستای زانکۆ یان توێژەر لە یەک خاڵ لە خاڵەکان ئەم ببوورە قسەی دەکەم تێدەکەویت. بۆ نمونە ئەمە ناوی جۆرنەڵێک بە ناوی بەسەرەن Iraqi Journal یان International Iraqian Journal ئەمە ئەگەر بەس بەناو لە سێرچکەین تەوقع دەکەم زۆربەی حالەتەکان لە مامۆستا تووشی ئەو هەڵەیە دەبن باشە دەچەند چ دەکەن جۆرنالەکە بەس بەناو لێ دەگەڕێن کە بەناو لێت گەڕا ئیدی تووشی هەڵە دەبی. عادەتەن ئەگەر ویستت جۆرناڵی چێککەوە حواڵەکە بە لینک چێکەوە کە بە لینک چێکت کردەوە ئەو کاتی دەتوانی بچینە سەر خودی جۆرناڵەکەی لەبەرەوەی جۆرناڵ عادەتەن ISS نمبەری هەیە ئەگەر طبعاً هەموو بەڕێزان شارەزانە دوو ISS نمبەری هەیە یەکیان پرینت ISS نمبەرە ئەوی تریان EISS نمبەرەك ئەلکترۆنیان ISS نمبەرە ئەگەر لێ بکان ئێستا شێرەکە واضح دیارە بەڵێ ئۆکەی ئێستا ئەمە دەکەین ئەو گۆڤارە دادنین ئێستا لە جێ ئیندێکس سێرچەچی دەکە ئەوە ئێستاگە دیتبتان مەفروزە تۆتەل ریزڵت یەک ریزڵتت هەبیت وازحە کە ئێستا من ئەوەی کلیک کەم ئێستا پێم دەڵێت ئەوە کامە گۆڤار بوو دکتۆر جان؟ ئەوەی مامۆستا ئەمیر شێروانی نووسی بووی لە چاتەکە ئارام شێروانی بەڵێ ئارام ئێستاگە تەماشا ئەوەی بکەین معلوماتێکی کاملت دەداتێ بابرێن ئیمپاکت فاکتەرەکەی 3.3 بابرێن پێشتر 5 ساڵێکی 3.6 وە کیوتووە هیچ ئیشکالی نیە دەتوانێت ئەپتیمادی لەسەر بکەی و وەکو جۆرنەڵێکی باش پەیپەرەکەت تێدا بڵاو بکەیەوە. ئەوەیان دوو ڕێگەت لە ئاسان دەکات ئەو جۆرنەڵی ئەتو دەتەوێت لی بڵاو بکەیەوە ئایا فێکیان فێک نیە. ئەگەر لێرە دەرچوو جێ ئیندێکس ئەوە ئەگەر تەمەشای جێ ئیندێکس کە لە بنەوە بەڕێزان کلارویت لە بنەوە کلارویتی هەیە سکۆپەسی هەیە سیماگۆی هەیە دۆجی هەیە و پریدیتەر لیستشی هەیە پریدیتەر لیستی هەیە بەڕێزان باشە کەواتە ئەمە دەتوانین لەو
موقعی بتوان لەجێ ئیندێکس بەلای کەمی بزانین جۆرناڵەکە لە چ ئاستەکە ئەگە بین ئەمە بابەتێکی گرنگە یەک لەوانی تریش هەڵبژێرە یەک لەوانەی تر کە نووسرایە تەمام یەکیان ئەلکندی کۆلج مێدیکل جێرنال یەکیان پۆلیتیکل ساینس جێرنال نووسرایە هەر یەکەچیان بە خۆت هەڵدەبژێری کێشە نییە لە چات پۆلیتیکال ساینس ئەویان جێرنال ئەوها نووسرایە بەڵێ بەڵێ پۆلیتیکل ساینس جێرنال تەمام مامۆستا گەزەنگ ئەوای نووسیە ئەجا بەڕێزان ئەمە عادەتەن ئێستا دەبێ بسمە سکۆپەسی شتێکتان پێ بشاندەم لە سکۆپەسی چکە ئەمە ئەمن باعتیبارەوە لستا لە لێژنەی متمانەمە لە سەرۆکی لێژنەی متمانەمە لە زانکۆ ئەو ئێستا ئەوە نەتیجەکەی ئێستا نەهات ئەوە سفر بەڕێزان سفر ئەو سفرە معنای ئەوە نییە کە ئەو جۆرنەڵە جارێ هیچ نییە ئەمە ئیشتکەمان هەیە لەگەڵی یان دەبێ ئەمە بچین بە دوواداچوونی بکەین ئەو جۆرنەڵە ڕاستە ئەوەیە ینی هیچ نییە بابرێن لە ناو داتەبێسی سکۆپە سوانەی نییە دەین چ دەکەین ئەگەی ئێستا مامۆستا پێم بڵێ ئەو جۆرنەڵە عێراقیە یان ئەزنەبیە ئەم لێستا دەتوانم دایرێکلی پێ برێم ئەو جۆرنەڵە لە چ ئاستە چیە بەڵام ئەمە لەبەرەوەی بابرین وەکو کەسێکی لە دوو شتەکەی دەگەڕێن ئێستا ئەم نازانم ئەو جۆرنەڵە چیە ئەگە تەمەشای داتابێس سکۆپەسکەن بەڕێزان لە سکۆپەس لێرە سۆرسمان هەیە باشە کە سۆرس دادەگری تایتڵت هەیە لێرە ناوی جۆرناڵەکە ئێستا پۆلیتیکال ساینس بۆ بزانم جۆرنال دادەگرین ئێستا لێرە کلیک دەکەین لە داتەبێسی سکۆپەس حەزم لێ دەرنەچی تا ئێستا دەرنەچوو ئەو جۆرنەڵە لەبەر ئەوەی ئەها بەڕێزان ئەگەر ریزڵتی زۆرت دایە لە هەر سێرچەشی لە تایتڵی جۆرناڵەکی لە ریزڵتێک زیاتری دایە گوتی ئەوڕۆڵی تو ئەو شتە ئەو جۆرنەڵەیە کەواتە بزانە ئەو جۆرنەڵە خۆی نییە بەڵام دەکرێت ئێستا ئەم لەو جۆرنەڵە بە ناوەیەکێ بابرین نازانم بەڵام ناوەیەکێ بدەمێ یارمەتی مامدا و ئەتەرنێتە ئەو جۆرنەڵەی لابم هاتەمەشا بەڕێزان لە بنەوە مەجموعە شتەکەی دایتەمە باشە پۆلیتیکال ساینس ریسێرچ ئەند مێثۆد بۆ نمونە ئەوەی هەردەبژێرم بابرین یەک لە مامۆستایەکە لەو توێژینەوەی دەگەڕێ لەو گۆڤارەی دەگەڕێ ئەگە تەمەشا ئێرە بکەن بەڕێزان یەک ریزڵتە وازحە کە یەک ریزڵتە کەواتە ئۆڕێدی ئەتوو ئەوە گەیشتی ئەو جۆرنەڵی بەڵام ئایا ئەو جۆرنەڵە هەتا چەند متمانە پێکراوە ئایا ئەمن لێ نەشڕکەم یان نا کلیکێک لەسەر جۆرناڵەکەی بکە ئێستا من ئۆڕێدی دەزانم بەڵام لەو جەنابتان دەبێ ڕوونکردنەوە چی بدەین تەمەشا ئێرە بکەن بەڕێزان ئەو جۆرنەڵە ئێستا هات پۆلیتیکال ساینس ریسێرچ ئەند مێثۆدز هیچ ئیشکالی نییە کو دەزانین ئیشکالی نییە currently covered by Scopus ئەو یەک تا 2026 ئێستا ساڵی 2026 ئیشکالمان نییە و بزانین ئەوانەی هەیە و ئیشکالی نییە دەین بزانین ئەسڵان لە چ لێڤڵە چیە لە کیوەکان تەمەشا ئەگە تەمەشا ئەو چارتەی بکەن بەڕێزان و چارتە پێمان دەڵێ کە ئەوە لە کیوە نییە عادەتەن ئەمە کو حساب دەکەین لە 0.25 Q4 دواتر سەرەوی Q3 دواتر Q2 دواتر Q1 ئەو جۆرنەڵە لە سکۆپەسیە لە سکۆپەسیە و لە Q1ە وازحە و سایت سکۆری باشە و کو بزانین ئایا ئەو جۆرنەڵە ئەو ساڵ ئیش کردیان ئیشی نەکردیان هەر لە تەنیشتە خۆی سکۆپەس کۆنتنت کەڤەرێج تەمەشا دەکەی 22 کۆمنتی بڵاو کردیتەوە ئەو ساڵ کەواتە تەوقع بکەن ئەو جۆرنەڵەکە بە ئاسانی شتی قبول ناکە بەڵام جۆرنەڵێکی باشە وازحە ئێستا ئەمن دەبێ بەڕاستی بچمە سەر جۆرنەڵە چکە هەتا ئەو معلوماتش بگاتە جەنابتەوە لەو کاتەکەم تێپەڕاند دکتۆر کێشە نییە لەبەرەوەی باوڵەن بابەتەکە گرنگە و وەکو دەڵێ هەندێک شتی عملی تێدا بوو بەس دەمەوێت هەندێک بە کاتی پرسیار و وەڵامیش بمێنێتەوە تەمام دەمی سەر جۆرنەڵێکی ئەگەر یەکەکی خفەیەکی شەوی ینی ئۆکەی هەر دەمێ ڕاندەم لێ جۆرنەڵێکی بنووسین
نظام American Journal of Policy I think بەڕێزان ئەو گەڕانە لەو گۆڤارانە بەڕاستی شتێکی بابرێن ئەستەمە تۆزەک و دیقەی دەوێ بەس ئەگەر ناوی جۆرناڵەکە دید ئەو جۆرنال کێشەی نییە بەڵام ناوی جۆرنالەکە دید لە داتابیس سکۆپەز معنای ئەوەی نییە جۆرنالەکە تەواویان نە زۆر تەرکیز لەسەر ئەو خاڵی بکەن بەڕێزان ئەها نووسرا فرۆم 1996 تو 2026 هەندێک لە جۆرناڵەکان دەنووسرێت بابرێن فرۆم 2000 تو 2023 لەبن لێرە لە لای پەبلیشەرەکەی نووسرایە دیسکۆنتینیو جۆرنال یان دیسکۆنتینیو ئینسکۆپەس باشە کە نووسرا دیسکۆنتینیو بەڕێزان ئەگەر Q3 بی توش بی ئەتونابی لەو جۆرنەڵی بڵاو بکەیەوە لەبەرەوەی تووشی ئیشکال دەکا لەبەر التزامی نییە بە داتابێسی سکۆپەس و سکۆپەس دەری کردیە لە ئەوەکەی خۆی بابرێن لە داتابێس خۆی ئەگەر ئەوە لە سکۆپەس نازم یەک لە کۆمنتەکانی تر وەگرین یاننا حەزم لێ بوو ئەوەی فکەبی فيك هبي يعني بريديتري يعني بونتي جورنال مؤسسة كود دلي بونتي PONTE جورنال دلي أقدر أو تعقيب كانوا أبزانم دلي أو راست يعني راست تحليلية شاني PON بله بونتي کاتە پۆنتی جۆرنۆن ئەجلێ ئەمە زۆر جار تاکید لە سەوی دەکەینەوە دەرێن ئەگەر ویستە چێکی جۆرناڵەکەی بکۆ بۆ من لۆ منە نار جۆرناڵەکەم بەلینگ لۆ بنێرە بە ئەوم لۆ منێرە بەس ناو سپێڵ بەس ناو سپێڵ هیچیشمان لۆ ناکە لەوانەیە ئەسڵان بەغەڵەت داخلی بکەم ڕاست زانینەوە هیوادارم هەبی بەس دیسکۆنتینیو جۆرنال ئەوەش نییە لە داتابێس سکۆپەس نییە حەزم لێ بوو شتێک هەبی ئێستا وازە حەدوتۆرە و پۆینتەی باس کرد و خاڵی باس کرد زۆر گرنگە بەڕێزان کە لە گۆڤارێک دەگەڕێ بگەڕێ بزانە تا چ ساڵێک لە سکۆپەس بووە تا چ ساڵێک لە کلاریڤێت بووە ینی ئەو مودەکان دیاری دەکەن ئەوان دەڵێ لە 2020 تاکو 24 کاتە پاش 24 دەبێیان نوێی کردبتەوە یان دەبێ تێبینێک نووسرابێ یان نەمایە ئەگەر نەمایە تووشی ئیشکال دەبی لەو کاتی بەڵام ئەگەر ئەتوو لە کاتێک کە بڵاوت کردتەوە بۆ نمونە توێژنەوە 2023 بڵاو کردتەوە ئەو دەڵێ 20 تا 24 لە سکۆپەس بووە ئەتوو استفادەی لێ دەکەی با ئێستاژ لە سکۆپەس ئەو کاتەی ئەتوو تێدا بڵاو کردیتەوە لە سکۆپەس بۆ مشکلت نییە کە معاملەکەی تەرقیەکەوان یەکاکتر دکتۆر دوو خاڵێکی زۆر گرنگت باس کرد دوو شتی جیاوازە ئەمە مامۆستای خۆمان بابرێن توێژەران زیاتر لۆ دوو شتی تەقدیم دەکەن یانەوەتە بەرزکردنەوەی پلەی زانستیە یان هاندانی توێژینەوە هاتن هاندانی توێژینەوە ساڵانە دەڕوا یەکینەوە بەڵێ پاداش توێژینەوە بەڵام وەکو تەرقیە لەو ڕۆژێک کە ئەتوو بتێت بڵاو کردیتەوە ئەکسپتانس دووەگرتیا ئەگەر لە داتابێس سکۆپەسی مابی و هیچ ئیشکالت نییە بەڵام ئەگە هەفتەك پاشەوی لە داتابێس سکۆپەس نما ئەوە مشکلەی تو نییە مشکلەی مجەلەکە یەک لە مامۆستایەکانمان بە نمونەوە گرین تەقدیمی تەرقی کردبوو ساڵی 2024 توێژنەوەی بڵاو کردەوە هەموو داتابێسم سکۆپەسم چێک کردەوە ئەو توێژینەوە نییە وجودی نییە بەڵام مجەلەکە هەیە هەر لۆ خودی مجەلەکەی بابرێن مەسیجم کرد گوتی لەبەر ئەوەی پابەت نەبووینە بەس داتابێس سکۆپەسی سکۆپەس ساڵی 2025 و 1550 بەحسی لێ لاداینە داتابێس سکۆپەسی کەواتە ئەو خاڵە بابرێن خەتای مامۆستایەکەی نییە خەتای داتابێس بابرێن گۆڤارەکەی ئەو کاتی هیچ ئیشکال نییە و ئەوە لۆ تەرقی دەبی بەڵام لۆ هاندان
دیسان ئەوە قوبول نییە لەبەر کاتەکەمان لەبەرەوەی زۆربەی مامۆستاکانمان زیاتر لەو زۆریان بابرین لە گۆڤارە ناوخۆییەکان لە دەرەوە هەرێمی کوردستان بڵاو دەکەنەوە داتابێسێکمان هەیە عێراقیان یان عێراقی ئەکادمیک ساینتیفیک جۆرناڵسمان هەیە بەڕێزان ئەوەی هەر جامیعەتی عێراقی هەر مجللێکی عراقی لەو داتابێسی نەبوو بە هیچ شێوەیەکی لێ بڵاو مەکەنەوە ئەگەر تێدا نەبوو لێ بڵاو مەکەنەوە لێرە ئەگە تەماشا بکەین نووسا عێراقی ئەکادمیک ساینتیفیک جۆرنالز جۆرناڵەکەی دادەگری کە جۆرناڵەکەی داگری هەر جۆرناڵێک کە ئەتوو بتەوێ ما بتەوە ببرن ئۆکێ هەر دیارە بەڵێ وازحە دکتۆر اوكي ئەوە داتابێسی عراقیە کو ئەمە لە وەزارەتی خۆمان بابرێن ڕێنماییمانێ ساڵانە دەردەچی لە داتابێسی عراقی ئەوانە وبسایتە چانەیە ئەو جۆرناڵانەی تێدایە ئەلێرکانە ناوی جۆرناڵەکەی دەنووسی بەڕێزان بە سێرج دەکەی مثلا ئەمبار کوفە نازام چێندە هەر ناوی هەر مجللێکی بنووسە کە دەتەوێت توێژنەوەی لێ بڵاوکەوە ئەگەر توێژ گۆڤارەکەەوەی ئێرەکە ئیستا پیشان دەدا لە بە کاتەکەی نامێ بسمە ناو تەپاسیلی مۆزوعەکەی ئەگەر ها پیشانیدا کەواتە ئەو توێژینە ئەو توێژنەوە دەتوانێت لەو گۆڤارەی پاپلشکەی و نەشرکەی چێشێنە بەڵامی خاڵ هەیە ئەگەر ئەو ڕسمەی کە دەبینی ئێستا لەسەر گۆڤارەکەی ئەوە ئەکتیڤ نەبوو معنای ئەوەیە جۆرناڵەکە هەیە بەڵام دیسان لە داتابێسی عراقی ئەکتیڤ نییە هیوادارم سوودەکەم پێگەیان دەبن و ئەو معلوماتەمان کە هەرچەندە هێشتان مایە بەڵام کاتێک هەر ئۆندەی لە خۆ دەگریت و ئەمن سپاسان دەکەم سرم ێشاندن و هەر پرسیارەکەوی ئەم لە خزمەتتاندا دەبن دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس کاک دکتۆر هێمن بەڕاستی بابەتەکە زۆر گرنگ بوو هەم بەشی یەکەمی کە پێیوەست بوو بە ماهیەتی توێژینەوە و چیەتی توێژینەوە و هەروەها لە چی پێک دێ و چۆن بتوانین سوود لە AI وەربگرین تا چ ڕادەیەک ڕێگە پێدراوە هەم بەشی دووەمیشی کە بەڕاستی چۆنێتی ناسینەوە و متمانەکردن بوو بە گۆڤارەکان بەو شێوە کە زۆر بەسانایی هەموو مامۆستایەک و هەموو توێژەرێک دەتوانێت بۆ خۆی تاکید بکاتەوە لە جێمتمانەیی جێباوەڕی ئەو گۆڤارەی کە دەیەوێ توێژنەوەکەی تێدا بڵاو بکاتەوە نەک چاوەڕێ بکە لیژنەی زانکۆکان ئەوان بڕیار لەبۆ بدەن بۆ خۆت پێشەوەی بیکەی دەتوانی بەڕاستی ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە ئەگەر کەسێک پرسیاری هەبێ بەڕێزان دەتوانن لە چات بینوسن هەروەها دەتوانن دەستیشان بەرز بکەنەوە بەڵام ئەگەر دەستان بەرز کردەوە تایە با بابەتەکە پێیوەست بێ بە بابەتی ئەمڕۆمان چ توێژینەوەی زانستی مۆدێرنە چ چۆنیتی متمانەکردن بە گۆڤارەکانە دەستخۆشیی زۆر هاتووە کاکتۆرێ من زۆر سپاس بابەتەکە زۆر گرنگ دەستی ئەوانش خۆش بکە زۆر پێویست بەیان کرد بەڕاستی دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس خۆ بزانم بەڕێزێک دەستی بەرز کرد بۆ لای من دکتۆر کەریمە بەڵێ کاک دکتۆر فەرمە دکتۆر کەریم کاک دکتۆر کەریم ئەحمەد عەزیز لە کاکتۆر سلااوتان لێ بێ دەستی کاکتۆریە من خۆش بێ بابەتێکی بەتود بوو بە تایبەتی ئەو لایەنە پراکتیکیەی کە زۆر پێویستە لە هەموو زانکۆکان ئەوە بە تایبەت لە سەنتەرەکانی توێژینەوەیە سنتەرەکانی توێژینەوەیە لە ئەم جۆرە سمینارانە بە شێوەی پراکتیکی بۆ مامۆسایان بخەنە ڕوو پرسیارێکمە بوو بە کورتی بۆی کاتان نەگرم ئەو وێبسایتەی بڵین عێراق ئەوەی ئەکادمیک ساینتیفیک جۆرناڵ ئایا هەموو گۆڤارەکانی زانکۆکانی کوردستان تۆمارن تێدا بڵێن ئەندێکس کراون لەوێ تمام پرسیارەکە جواب داوە نەخێر کاکتۆر بە هیچ ناوچی گۆڤاری کوردستان لەو داتابێسە عێراقی دانیە دکتۆر تێدایە بەڵام هەمووی تێدانە دکتۆر سەر بە وەزارەتی تعلیمی عێراقیە ئەوان ئیما بەدەر لەو ئەوانی کە لەوێ نەچکا کەرکووک و منطقەی هەندێک ئەوانەی تێدا ئەوان نارێم بەڵام باسی خۆمان دەکەم و هەرێمی کوردستان و عێراق ئەوان داتەبێس خۆیان هەیە ئەمەش لەسەر ئەو ڕێنمایی دەڕۆین کە لە وەزارەت خوێندنی باڵا دەری دەکات دەستان خۆش بێت دەست خۆش بێ کاکتۆر کەریم زۆر سپاس
دکتۆر نەسرین دەپرسێ جیاوازی چییە لە نێوان توێژینەوە و دیراسە هەروە بەخۆی ئەگە بەڵێ کاکتۆر بەخۆی ئەمان لە ئینگلیزیش پێدرێن ستەدی یان ریسێرچ یان مستەڵەحات زۆرە بەڵێ بەڵام ئەگە برێت توێژینەوە و دیراسە بەخۆ دوو کەلیمەی کوردی نینە هیچ عەرەبی هیچیان کوردیە دیراسە دەکرێت ئەتوو دراسە لە شتێک بکەی بەس بە بیرکردنەوە بەڵام هیچ مێتۆدەشش بەکار نێنی بەڵام ئەوەی کە توێژینەوەیە پێویست بە مێتۆدێکی کۆنکریتیە بۆ نمونە ئامێرەی بەکاردێنی بۆ نمونە تورسەکی بەکاردێنی بۆ نمونە ڕێگەیەک لەو ڕێگانەی کە زانایەک پێشتر بەکارهێنا ئەوەی بەکاردێنی کەواتە بەکارهێنانی ڕێگەیەکی کۆنکریتی بریتە لە توێژینەوە و بیرکردنەوە یان ئەنجامدانی بۆ نمونە جاروایەت و چیرۆکێکی دەنووسی لەوانەیە دیراسەک بی لە مەوزوعێکی بەغێر مباشر بتێ تەقدیمی بەرامبەر بکەیت. ڕاستە دەست خۆش بێ سەبارەت بە هیومەنایز ئەو ئامرازانەی کە لە ژیری دەستکرد بەکاردێنرێت بۆ ئەوەی ئەو بەرهەمەی کە ژیری دەستکردێک دەرداتێ وەکو هی مرۆڤی لێ بکە مامۆستا هونەر نووسی بووی جێ متمانە نین ئەو ئاپانەیانەوەنە دەبێت هۆزێک بە حەزەرەوە بین لەگەڵ بەکارهێنانی ژیری دەستکرد وەکو جەنابیشت گوتێت هەندێک گۆڤار ڕێژەیەکی دیاریکرا و ڕێگە پێدەدەن بۆ بەکارهێنانی ژیری دەستکرد بەو مەرجەی کە ئاماژەی پێ بکەیت بڵێ بەکارمێنا وەکو دەڵێ ئاشکرای بکەی وەکو دیسکلەیمەر بڵێ لەو بەشە بەکارمێنە گۆڤارەکە پرسیار لێ دەکات ژیری دەستکرد بەکارهێنا و لەکوێ بەکارهێنا و تا سەڕادێکیش بەس دەمێ یەکشتی ئیزافەکەم کاک دکتۆرەگە زەحمەت نەبی بەڕێزیان ڕاست دەکات ژیری دەستکرد جێ احتیماد و متمانە نییە چکە هەموو لە هەم سەرچاوە شتی وەردەگری لەوان لە فێسبوک وەربگری بەڵام ئەو پرۆمتەی کە جەنابەت دەنووسی چییە ئەو مهم ئەو یەک دوام ئەو ئەپەی کە ئاخر جارکە باسم کرد LM نۆتبوک LM ئەوە چارچیوەکی دەداتە ئەو پەیپەرانەی کە ئەتوو دەتەوێت بۆ نمونە 50 پەیپەرە 20 پەیپەرە 30 پەیپەرە 2 پەیپەرە 2 لینکە لەوەی دەرناچی بە هیچ شێوەیەکی کەواتە ئەتوو مەزدەڕەکەت دەتوانێت اعتیمادی لەسەر بکەیت. ڕاستە بەرەزان وەکو بەرچاوڕوونی بەڕێزیشتان دەزانن ژیری دەستکردەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندان ئەوانیش لە نێوان خۆیان منافەسە و ململانەیەکی زۆر گەورەی بزنس هەیە لە نێوان شەریکەکان و لە نێوان کۆمپانیاکان بەڵام تکایە وەکو هۆشیاریەک ئاگادار بن ئامرازەکانی ژیری دەستکرد دوو جۆری سەرچیان هەیە جۆرەیان پێی دەڵێن سوپەرڤایزد ئەوەی سەرپەرشتی دەکرێن و ئەکسسی لە بۆ داتای باوەڕپێکرا و زیاتر هەیە جۆرەیان پێی دەڵێن ئەنسوپەرڤایزد ئەوانەی کە سەرپەرشتی ناکرێن و 100% جێی متمانێن بەڵام هەر یەکێکیان بەکاردێنی دەبێت دەبڵ چێک بکەیەوە دەبێت دووبارە پێدا بچێەوە چونکە بابەتێکی گرنگی ڕۆژ ئێستا کە لە کەرتی AI هەیە پێی دەڵێن وڕێنەی AI هەلوسینیشن AI وەکو مرۆڤ ڕەفتار دەکا مرۆڤیش زۆربەی جار پێی ناخۆشە بڵێ نازانم یەکسەر شتێکت بۆ دروست دەکە AIش هەندێک جار لە خۆشتت بۆ دروست دەکە ئێستا تۆ بە چات GPT بەیان بەژیرێکی دەستکرد بڵێ ئەوەم بۆ بنووسە و سەرچاوی دابنێ ناڵێ سەرچاوم نییە دەچی شتێکت بۆ دادەڕێژێ وەکو سەرچاوە دەردەکەوێت بەڵام کە سێر شتەکەی دەبینی موجود نییە هەر وجودی نییە بۆیە نابێ بە کوێرانە متمانە بە ئایەکان بکرێت بەڵکو دەبکرێ وەکو یارمەتی دەرەک سوودی لێ ببینی لە چەند هەنگاوێکی توێژینەوەکەت کاک دکتۆریەک یەک خاڵ لێک لە توێژینەوەکان مامۆستایەک ئەوەی کردبوو ئالسە ژیر دەستکرد بەکارینەلۆ ئیمپروفی تێکستەکەی خۆی نووسرا بوو سینگل فیس کە بە خینمانەوە نووسرا بوو ئەنمارید فیس ئەنمارید سینگلەکەی کرد سینگلەکەی کردبوو ئەنماری ئەتوو دەبی مامۆستا دەوری مامۆستایەکەی چیە تو بە خۆت دەبی ینی بابرێن وەکو ڕاقیب لەسەر AI بی ئەگەنا ناتوانێت ئەیە بەکاربیێنی دەستان خۆش بێ مامۆستا داوای خولی تایبەت دەکەن بەو بوارە بە چۆنێتی نووسینی توێژینەوەی زانستی لە ئەلفەوە بۆیە یان لە سەرەتاوە تا کۆتایی کە ئەوە دەکرێت دواتر بیری لێ بکرێتەوە مامۆستا کوێستان دەپرسێ ئایا هیومەنایز بۆ زمانی عەرەبیش هەیە یان تەنها ئینگلیزی هەیە جارێ بەڵێ لە عەرەبیش هەیە بەڵێ مامۆستا کوێستان وەڵامەکەت وەرگرت لە بۆ زمانی عەرەبیش هەیە بەرەبەرە وا زمانی کوردی شتەکانی بۆ زیاد دەبێت چەند هەر ناوی دکتۆر ناوی ئەپەکەش
صحح لي. صحح لي بله أو مامۆستا کوێستان جێی لێیە ئەوانەی کە دەیانەوێت بە عەرەبی بگەڕێن بە عەرەبی با بڵێن سێرچ بکەن دەتوانن ئەو ئەپە بەکاربێنن. دووبارە دەست خۆش کاک دکتۆر جان بەڕاستی بابەتەکە زۆر هەڵدەگرێت ڕەنگە نەتوانین بە سعاتێک بە سعات و نیوەک بابەتی گۆڤارەکان و بابەتی توێژینەوەی زانستی و بابەتی متمانە هەموو لایەنەکان و هەموو ڕەهەندەکانی باز بکەین بەڵام وەکو دەستپێک شتێکی زۆر زۆر باش بوو بەڕاستی دەستخۆشیت لێ دەکەم هەم لایەنە عملیەکە هەمیش ئەگەر دواتر توانیت ئەو لینکانەی کە داد نەناوە لە سلایدەکان بتوانێت ئیزافەی بکەیت چکە دوای ئەگەر بە ڕوخسەتی جەنابەت ئەمە سلایدەکان تۆمارەکە شێر دەکەین لە گروپەکان بۆ زۆرترین کەس سوودی لێ ببینی ئەگەر ئەپدەیتێکی سلایدەکان بکەی و ئەو لینکانەی کە تێدا نەبوو ئەوانەی کە بەکارێت هەمیانم دانا بە زۆر بزانم ئەگەڵت نەبم جێلێسەکەم دانەناب ئەگەڵەتەکەی تێدا نەبوو ڕاستە کیوارەکەشی تێدا نەبوو ئەو جاگەر هەر شتێکی تر هەبوو ئەمە سپاسەوە لەگەڵیان شێر بکەیت. ئەگەر دەرفەتە و دیسان لە خزمەتتاندا دەبم و بە تایبەتی لەسەر متمانە دەچینە ناو تەفاسیل و ئەوانە زۆرمان پێخۆش دەبێت چکە مەجموعەیەکی زۆر داوا دەکەن داوای وێبیناری تر دەکەن ڕەنگە ئەگەر یەک بابەت هەڵبژێرین بتوانین زۆرتر بە قوڵ بچینە ناوی چاڵە لە هەفتەکانی داهاتوش لەگەڵمان بەردەوام دەبین ببورن ئەگەر کەم کوڕێکمان هەبێ زۆر زۆر باش بۆ پرسیارێکی کۆتاییمان هەیە مامۆستا هیوا حەسەن دەستی بەرز کردێ مامۆستا هیوا فەرموو هیوا حەسەن نووسرایە لای من کاکتۆر گیان سڵاوتان لێ کاتان باشتر زۆر سپاس زۆری تۆری بەڕێز دەسەکانی خۆش ببورن هەرچەند من تۆزە درەنگ پێڕاگەشتم لە ڕاستیە بەڵام حەزم کرد یەک دوو شت هەبوو لە خزمەتانە عەرزی کەم نازانم دکتۆر لە سەرەتاوە دیارە من بە حکمی پسپۆڕێکم لە مەجالی کۆمپیوتەر ئەوانەیە بەکارهێنانی AI و بابەتانە دیارە باسی کردو بەس حەزم کرد ڕێی جەنابیشان وەربگرم ئاخۆ بەکارهێنانی ژیری دەستکرد و AI کۆنتریبیوشن و ئازایەتیە لە ئێستایە کە هەندێک کەسمان ڕەنگ بێت تا ڕادەیەک شارەزابین تیا بتوانین لە بابەتی توێژینەوە بە شێوەیەکی زیرەکانە بەکاری بێنین ئەمە لە ڕووی ویژدانی و لە ڕووی لایانی ئەکادیمی و ئەکەوینە ژێر پرسیار چکە لەوەی پێشت نەزانرێت و بتوانی ژیری دەستکرد بەکاربێنی توێژینەوەی باشی پێ بکەیت بۆ خۆی بەکارهێنانی ژیری دەستکردەکە ئەتوانین بڵێن کۆنتریبیوشن و بەشداریکردنە جگە لەوەی کە تۆ خۆت بیرۆکەت هەیە و بیرۆکەکەی خۆتە و ژیری دەستکرد بەکارێنی بۆ ئامادەکردنی توێژینەوەکە هەت چ ڕیڤیو پەیپەر بێت چ مەسەلەن ئەو مێتۆدۆلۆجی هەبێ و بابەتە ئەوە حەزم کرد ڕێی دکتۆری لەسەوەر بگرم بابەتێکی تر ئەوەی کە ئەو توێژەرانەی کە تقریبا وەکوتمەڵی زیاتر لە مەجای ڕیڤیوە با بڵێن ئیشەکەین هەندێک کێشەمان هەیە لە کوردستان و لە وڵاتی خۆمانە کە هەندێک جار لە کلۆز ئەکسسەکانە دەستمان ڕناگا بە پەیپەرەکان کە ڕنگ بە هەندێکمان کۆمەڵ لە ڕێگەی مەسەلەن ئەم دۆزی بێتەوە بۆی کە دەستی بگا بۆ پەیپەرە تازانی کە کلۆز ئەکسسن معلومی جەنابتانە ئێمە فەندێکی وامان نییە کە بتوانین ئەو پەیپەرانە کە کلۆز ئەکسسن بە پارە بەدەستیان بێنین ڕێگەی مەسەلەن بەڕێی دکتۆر چی بکەین بۆ حاڵەتانە کە دەستمان بگا بە پەیپەرە تازەکان و لە هەمان کاتشا کلۆز ئەکسسن بۆی کۆنتێنت و دیتێڵەکەیان ببینین و بەکاریان بین و جارێکی تر سپاسانەکەم دەستان خۆش بێ زۆر سپاس مامۆستا هیوا کە لەگەڵمان بووی بەڵێ دەستخۆش ئوستاذجان پرسیارەکە هەردووچیان لە جێ بەڕاستی خاڵی یەکەم نەخێر لەبەر ئەوەی تو بە زیرەکاتی خۆت زیرەکی دەستکرد بەکاردێنی هەموو کەس ناتوانێت ئەو زیرەکی بەکاربێنی بە بەکارهێنانی زیرەکی دەستکرد ئەوە یەک و عادەتەن زیرەکی دەستکردیش هەمان ئەو گۆگڵەیە کە پێش 10 ساڵ پێشە تو بەکاردێنە سێرچەکی گۆگل سکۆلەر کە سێرش دەکەی بۆ نمونە پەیپەرێکی وەردەگری هەمان ژیری دەستکردە بەڵام ئەو ژیری دەستکردە ئێستا لە بەردەستە وەکو ئەپەکان و ئەو ڕێگە زۆرانی ژیری دەستکرد زیاتر ئاسانکاری کردیە وەکو ئەوەی کە بابنە ڕستریک کرابی لە چەند ئەپەچی یان لە ئەپەچی بە تایبەتی وەکو گۆگل مەسەلەن ئەوە خاڵی دووەم چۆن دەست بە سەرچاوان ڕابگا کە کلۆزن باسم کردەگە لە جەناب نازم لە بدات لەگە بووی ڕسێرچگوێت و گوگل سکۆلەر ئەو ژمارە مۆبایلی جەنابتە کە بتوانی بە هەموو توێژەرە جیهانیەکان دەستت بگات من زۆر کەسێ نامە لۆ دەنێری لە گوگل سکۆلەر لە تایبەت دەنێری بە تایبەت دەنێری دەرێ ئەوت ئەو پەیپەرەی جەنابەت حەزمێ بۆ سایتێشنیش دەکەم و بە مەمنونیشەوە ئەمنیش مەمنون دەبلۆشی دەنێر و سایتێشن دەکاوە لۆیە وا بکەن ئەوی باسم کرد ئەگەر کلۆزیش بی دەکرێت لە ڕێی اختصاسەکەی خۆتەوە بتوانانی دەست بەو توێژەرانە ڕابکات
کە توێژینەوەکانە لە گۆگل سکۆلەر و ڕسێژگەیت و ئەوانە دانایە لە بابرێن پلتفۆرمە جیهانەکان توێژینەوەی. دەستت خۆش بێ. خاڵێکی تر زۆر گرنگەوەی مامۆستا هیوا باسی کرد مەسەلەی دەستڕاگەیشتن بەو توێژینەوانەی کە کلۆزدن یان ئەوانەی کە داخراون و ناگەیە بەڕاستی دەکرێت ئەو نێتوەرک و هاوبەشیکردنە لە نێوان توێژەراندا هەبێ. ئەگەرە تۆ لەگەڵ چەند برادرێکی هاو سپۆڕی یان هەمان لاینی توێژینەوەت هەبێ هەماهەنگیت هەبێ دەکرێت ئەتۆ مجموعەیەک بەدەستبێنی ئەوانش مجموعەیەک بەیەکەوە هەماهەنگی بکەن و شێر بکەن لەگەڵ یەکتر. ڕەنگە لە ڕووی کۆپیڕایت و لە ڕووی زۆر شتەوە تووشی ئەو کێشەیە ببی، بەڵام ئەتۆ کە بە مەبەستی بازرگانی بەکاری نێنی بە مەبەستی توێژینەوەی زانستی بەکاری بێنی ئەوەش ڕێگایەکە لە ڕێگەکان بەڕاستی. ڕەنگە لە ساڵانی ئایندە ئەو کێشەیەش نەبێنێت چونکە ئای تەکنۆلۆژیا هێندە زوو هێندە خێرا بازی گەورە داوێت لە تەسەوڕ و لە خەیاڵی ئێمەدا نییە کە ڕەنگە لە ساڵی داهاتوو یان لە چەند ساڵی داهاتوو ئەو کۆت و بەند و بربەستانەی کە هەن هیچیان نامێنن لە بەردەم تەکنۆلۆژیا و ژیری دەست کرد. ینی دەستت بە هەموو شتێک دەکەن. دەستت خۆش بێ. یەک خاڵی تر ئەگەر هەبێ یەک دقە یەک دوو دقە بەڕاستی زمانی کوردی لەکوێی توێژینەوەدایە دکتۆر؟ ینی ئەمە ئەو توێژینەوە بە نێوبانگانە و ئەو گۆڤارە نێودەوڵەتیانە زۆربیان بە زمانی ئینگلیزین، هەندێکیان بە زمانی عەربی، هەندێکیان ئەری زمانی کوردی ئان ئەوانەی توێژینەوە بە زمانی کوردی دەکەن. ئەتۆ لەسەر ئەو بابەتە ڕێیت؟ وڵی ئەمن هەرچەندە من نە بە عەربی نە بە کوردی دەنووسم، ینی نەمنووسی دەزانم بەس ینی بەڵام ئەمن تەوسیە دەکەم زۆرجار لەگەر برادرانی خۆمان لە جامیعەیە دەرم ئەگە بە عەربی تا نووسی بە کوردیش تا نووسی هەتا لێک لەو ماوەی یەک لە قوتابیەکانی دکتۆرای بە کوردی نووسی بوو گوتم ئەتلیست بکەوە عەربی چکە چار گۆڤاری عەربیم لێنارد کە لە بابرێن سکۆپەسیدا هەبوو ئەوە یەک لە خطوەکانە ئەتلیست بکاتەوە عەربی ئەتلیست ئەگەر نا بکەیەوە ئینگلیزی چکە تو معلوماتە کوردیەکە بابرێن وەکو ڕسێرچ هەر ڕسێرچە، بەڵام ئەتو ئەگە بە زمانی کوردی بنووسی یان بە زمانی عەربی بنووسی یان بە زمانی ئینگلیزی بنووسی جیاوازەکەی زۆرە بەڕاستی. لەبەرەوەی ئەمە تا ئێستا هیچ بابرێن نازەم ئەگە هەڵە نەبم هیچ توێژ ئەوە گۆڤارێکی زانستیشمانێ لە کوردستانیش کە ئاستی بەرزبی و بە کوردی لۆمان نەشەکات. لێ من پێم باشە توێژنەوەکە هەموو بکە. من یەک لە بەڕێزانەی کۆپەرێتم کرد لە توێژنەوە بە کوردی هەموو شتەکانی کرد، دوای گوتم هەمووی تەرجمەی سەر ئینگلیزی بکە تا لە پەیپەرێکی لە گۆڤارێکی باش بڵاو بکەینەوە بەڕاستی. دەستەکان خۆش بێ. کێشەی زمانیش چەند ساڵێکی ترە ئەویش نامێنێ، بەڵام گرنگیشە گۆڤارە نێوخۆیەکان یان گۆڤارە زانکۆییەکان بتوانن ئەو بربەستە شتێ بپەڕێن و هەوڵ بدەن ببنە سەکۆیەک بۆ گەیاندنی ئەو توێژینەوانە. دەکرێت چەند با بڵێن بیرۆکەیەک هەبێت کە ئێمە خەریکین لە زانکۆی با بڵێن سەلاحەدینەوە دەست پێ دەکەین بەوەی کە هەندێک سپێشەڵ ئیشو هەبێت لە بۆ گۆڤارەکان کە تایبەت بن و بتوانێت ئەو بربەستی زمانیانە پێ بپەڕێنێ. دەزانم ئەو بەڕێزەی نووسی بووی کە وەزارەت هەندێک جار کێشەیەک بۆ دروست دەکا ئەگەرە تۆ بە زمانێک توێژینەوە بکەی نامەی ماستەر نامەی دکتۆرایەکە دیان پسپۆرێکت زمانێکی تر بێ ڕەنگە لە کاتی هەڵسەنگاندن یان لە کاتی بەرزکردنەوەی پلەی زانستی ئەو کێشەیەمان بۆ دروست دەبێت. بەڵام بربەستی هەرە گەورە لە بەردەم توێژەرانی کورد و ئەکادیمیەکانی خۆمان بە خۆشمانەوە ئەوەیە کە ئێمە توێژینەوە بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی دەکەین. ئەگەرە تۆ ئەوەت لە خەیاڵی خۆت دەرهێنا کە توێژینەوە بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی نەکەی، بڕوا بکە دەرگات زۆر بۆ دەکرێتەوە، پەنجەرەکان دەکرێنەوە، زۆربەی بربەستەکان ڕاست. دووبارە دەست خۆش کاک دکتۆر هێمن، زۆر سپاس لە بۆ کاتێک لە بۆ زانیاری و لە بۆ بەشکردنی ئەو ئەزمونە دەوڵەمەندی خۆتیان بەڕێزانێکە جێیان لێگرتین. هیوادارم سوودێکمان پێگەیان دەبن. دەستت خۆش بێ. زۆر بەسوود بوو بەڕێزان. ئەوانەی کە نەیانتوانی لە سەرەتاوە لەگەڵمان بوون دوای تۆماری هەموو وێبینارەکە و سلایدەکانیش لەگەڵ ئێوەی بەڕێز لە چەناڵی وەتسەپی
مێگاماین پلس و چەناڵی یوتیوبیش بەش دەکەین لە کاتێکی زۆر نزیکە. دووبارە زۆر سپاس لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوو لە دوای نەورۆز، هەفتەی تر نیمانە بەهۆی هاتنی جەژن و نەورۆزەوە، بەڵام هەفتەی دواترێک کە 28 مانگە وێبینارێکی گرنگمان هەیە، ئەوش تایبەتە بە ژیری دەستکرد و کەسێکی زۆر پسپۆر و زۆر چالاکمان داوت کردووە. لە مانجی چاریش چەند وێبینارێکی تریش ئامادەیە بۆ ئێوەی بەڕێز. دووبارە زۆر سپاس بۆ کاتی دکتۆر هێمن، بۆ کاتی ئێوەی بەڕێز کە سەرڕای ناخۆشی با بڵێن بارودۆخەکە، بەڵام ئێوە بەدەم ئەو داوایەوە هاتن و دەتانەوێت کار لەسەر خۆتان و لەسەر توێژینەوە و لەسەر بەرزکردنەوەی ئاستی زانکۆکان و ئاستی توێژینەوەکان بکەن. دووبارە زۆر سپاس، شەوگارتان شاد و ئاگاداری خۆتان من کاکتۆر هێمن. ئێمە هیچمان نەماگەر جەنابەت هیچ دەستان خۆش و هیوادارم هەموو لایەک ساغ و سەلامەت بن، دوورە بەڵا بن و سەرکەوتوو بن. زۆر سپاس. دووبارە زۆر سپاس، کاتێک خۆش بۆ هەموو لایەک. شەوتان شاد. شەو شاد.